سڵاوی خۆی گەورەتان لێ بۆ بەیانیتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕاست هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون. ئەخوازین کە تاوی بڕگەکانمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشەویستانی بەرنامەکەمان، خۆشحاڵین جارێکی تر لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستین. سێتەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژیان پێکێناوە لەگەڵ کۆمەڵی راپۆرت و زانیاری بەسوود. تەوەری یەکەمان ئەمڕۆ دەی نۆ یا دەی ئەیلول دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن لە تەواوی جیهاندا و خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە یا ئەم حاڵەتانە بەرەو تەواوبوون و بەرەو کۆتاییچوون چوون بە بەراورد بە ساڵانی سەرەتایی هاتنی هێزی ئەمریکا بۆ عێراق و کوردستان. تەوەری سەرەکی یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن، بەڵام لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە 1400 ساڵ بەر لە ئێستا کۆمەڵێ سزا و هەڕەشەی توندی بۆ ئەو کەسانە داناوە کە دەزەبەنە خوێن و گیانی خۆیانەوە تا لە پێناو ئەوەی کە کۆمەڵگە بەرەو کۆمەڵگەیەکی خۆکوش و کۆمەڵگەیەکی هەڵدێر نەڕوات. واتە ئیسلامی پیرۆز بەر لە نەتەوە یەکگرتووەکان دەستی بۆ ئەم حاڵەتە ترسناکە بردووە و بە کۆمەڵی هەڕەشە و فەرمودەی توندەوە شوێن کەوتوانی پاراستووە لە خۆکوشتنەوە. تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر وەرزشی کاراتی، مەرج و گرنگی وەرزشی کاراتی و پێودانگەکان یا لە هەرێمی کوردستان ئەم وەرزشە لە چه ئەستێکدایە. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چارەنووسی قوتابیانی دەرچووی پۆلی 12 لە هەڵبژاردننی پەیمانگا و زانکۆکان و بەشێکی گونجاو بە میواداری پسپۆڕێکی پسپۆڕ و شارەزایەکی بوارەکە. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆبامون کە لەگەڵ هاوکارم شەیدا پێشکەشتانی دەکەین. بەڵێ عزیزان، سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوەوەی سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. پێکەوە دەڕۆینە لای ئەو ئاڵوگۆڕ و گۆڕانکاریانی کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە. لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانی کە لەمڕۆدا ڕوویاندا و فەرموون با پێکەوە بینەریان بین. دەینۆی ساڵی 1820 لە درێژەی گەشتە گەڕیدەیەکەی بۆ ناسینی گەلانی دنیا و نووسینەوەی مێژووی شۆڕش و میرنشینە کوردیەکان، مەستەر ڕیج لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە گەیشتە شاری سلێمانی و لەلایەن دەسەڵاتدارانی میری بابانەوە پێشوازی لێکرا و بەرەو کاروان سەرای میرنشینەکە بردرا تا لە لێکۆڵینەوە لە شاری سلێمانی و هۆکاری بەهێزی میرنشینی بابان و میرنشینەکانی
سەرچاوی پێشکەش بکرێت و یارمەتی بدرێت. دەینۆی ساڵی 1922 لە پێنەو ئاگاداربوون لە کاروباری عێراق و بوونی هەماهەنگی لە نێوان هەردوو وڵاتدا ڕێکەوتنامەی نێوان هەریەک لە بەریتانیا و عێراق هاتە کایەوە و بەریتانیا ئاگاداری هەموو جۆرە جموجوڵێکی سیاسی و ناوخۆی و دەرەکی عێراق بوو، ئەوەش لەبەر کۆمەڵێک هۆکار بوو. یەکێک لەوانە بە پێی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ عێراق بوو بە بەشی بەریتانیا، هەروەها بەریتانیا عێراقی کردبووە مستەعمەرەی خۆی. هەروەها بەریتانیا ڕۆڵی هەبوو لە دامەزراندنی دەوڵەتی عێراق و هێنانی نەوەکانی شەریفی مەکە و مەلیک فەیسەڵی یەکەم بۆ سەر عەرشی دەسەڵات و بەخشینی جڵەوی دەسەڵات بەو بنەماڵەیە. بەڵێ خۆشەویستان بە لەتەوەری یەکەم دەچینە لای پەیامنێرمان عیمران ئەمیر لە شاری هەولێری پایتەختی کوردستانە و بابزانین لە شاری هەولێر چ دەگوزارێ و چالاکیانە چینکە عیمران بۆ ئێمە و بۆ بینەرانی بگوازێتەوە. عیمران سڵاوی خوارد لێبێ لە هەولێر چ دەگوزارێ و چی چالاکیەگەیە کە بۆ ئێمە بگوازیتەوە؟ بەڵێ کاگڕیا سڵاو لە ئێوە لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، هیوامایە ڕۆژێکی پڕ خۆشی و شادی بێ بۆ ئێوەی خۆشەویست. کاگڕاز دیارە ئەمڕۆ لە شاری هەولێر کۆمەڵی چاڵاکی بەڕێوە دەچێت و ئێستا من لە یەکێک لە کۆنفرانسەکانم، بەڵام بەر لەوەی بچمە لای کۆنفرانسەکە دەمەوێتان پێ ڕابگەێنم ئەمڕۆکە پێما بێتەوەری سێمتانیشە لەسەر ئەم بابەتەیە. ئەمڕۆکە زانکۆلاین بە شێوەیەکی فەرمی کارا دەبێت و کاژمێر 11 نیوەڕۆ کۆنفرانسی کارابوونی سیستەمی زانکۆلاین دەکرێت کە قوتابیان و خوێندکارانی پۆلی 12 دەرچوانی پۆلی 12 دەتوانن تێیدا ئەو بەپێ و نمرێ کە هێناویانە بەشەکانی خۆیان و زانکۆکانیان دیاری بکەن. بەڵێ دیارە من ئێستا لە یەکێک لە کۆنفرانسەکانم لە ڕۆژی زیانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن کە لە هەرێمی کوردستان خۆکوشتن بەداخەوە وەکو کورد هەر وەکو چاولێکەریە لە تەواوی پرۆسەکانی تر بۆ داخۆ لە خۆکوشتنیش چاولێکەریەکی زۆر هەیە و ڕێژەکە بە بەرچاومان ڕۆژانە دەبینین، ڕێژەکە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. من بۆ زانیاری زیاتر دەسمە لای پەخشانکاکەوەیس سەرپەرشتیار و دامەزرێنەی ڕێکخراوی ئەژی کە ئەم ڕێکخراوەی ئەمڕۆم کۆنفرانسی ڕێخستووە. ئێوە چۆن بیرتان لەوە کردەوە کە ڕێکخراوێکی ئاوا دامەزرێن و ڕێکخراوەکەتان پێک هاتوون لە چێ و چێ بەشدارە لە ڕێکخراوەکەیەوە؟ زۆر سپاس بەم دەرفەتە. ئەم ڕێکخراوە هۆی دامەزراندنی ئەوەیە کە ئێمە خۆمان ئەو کەسانی کە دامەن مەزران ئێمە کەسێکمان لە دەستداوە بەهۆی خۆکوشتنەوە. من کوڕەکەم تەمەنی 16 ساڵ بوو کە کۆتایی بە ژیانی خۆی هێنا. هۆکاری دامەزراندنەکەی تەنها هەر ئەوە نەبوو، بەڵام کەبیر لەوە ئەکەینەوە ڕۆژانە لێرە و لەوێ ئەبیسین گەنجان بە کچ و کوڕ و تەمەنی جیاوازش تەنها هەر گەنج نیە، بەڵام ڕێژەکە زیاتر لە ناو گەنجان زۆر بەربڵاوە، زۆر زیاترە. لە بەتایبەتی لە سۆشیال میدیا ئەبیسین کە گەنجان کۆتایی بە ژیانی خۆیانێنن. ئێوە پێم وابێ تەواوی بەشێک لە خانەوادەکانەوانی کە منداڵەکانیانە کە سوکاریان خۆیان کوشتووە کۆتان کردوێتەوە، مەبەستان چیە لە کۆکردنەوەی ئەمانە و بۆچی کۆتان کردنەوەتەوە؟ لەبەرەوەی تا ئێستا لە عێراق و لە کوردستانش بەتایبەتی دام و دەستگایەک نییە، شوێنێک نییە کە خەڵک کۆستی ئەکەوێ کارەساتێکی وای بەسەردێ ڕووی تێبکە بۆ هاوکاری، هێڵێکی گەرم نییە بۆ داواکردنی هاوکاری، بنکەیەکی تەندروستی دەرونی یا با بڵێن کە بە ئینگلیسی پێدەوترێ تەندروستی مێشک، ئەوە جیاوازە لەگەڵ لایەنی دەرونی. شوێنێکی وامان نییە خەڵک پەنای بۆ با. لەبەرەوە ئێمە ئەم خێزانانەمان کۆ کردوێتەوە بۆی وەکو تۆڕێکی بەهێز ئەگامان لە یەکتر بێ، یەکتر بناسین و دواتر ئەگەر هاوخەمی و پاڵپشتی بۆ یەکتری پێشکەش بکەین. ئەمڕۆ لەم کۆنفرانسە چی بەڕێوە چێتووە، چۆن بەڕێوە چێتووە ئەو بڕگانی لەم کۆنفرانسە پێشکەشەکرێن چی؟ کۆنفرانسەکە کۆنفرانسیشی نیشتیمانیە، نوێنەری ڕێکخراوەکان و خێزانەکان و دام و دەستگای حکوومەت لە هەموو شارەکانی عێراقەوە دێن. بۆ یەکەم جارە کۆنفرانسێکی لەو بابەتە لە عێراقا ساز بکرێت، کۆنفرانسێکی بەربڵاو بە ئامادەبوونی خەڵکی پسپۆر و خەڵکی ئەکادمی. ئەمە بەسمان ئەوەیە کە یەکەم شت قسە لەسەر خۆکوشتن بکرێت، چونکە ئەمە یەکێ لایەنە خەتەرناکەکانی بابەتەکە ئەوەیە کە قسەی لەسەر ناکرێت. خەڵک
خەڵک ناوێرێ شپەی شەرمە قسە لەسەر خۆکوشتن بکە کوڕەکەی کچەکەی خۆی کوژێ ئەڵێ بە حادسەی سیارە مردووە یا جەڵتە لێی داوە لەبەرەوەی ئێمە بەستی سەرەکیمانەوە یەکەم جا قسە لەسەر خۆکوشتن بکرێ ئەو بێدەنجیە نەمێنێ دواترش خەڵکی پسپۆر لایەنە پەیوەنددارەکان بێن با بزانین ئەوان چیان پێەیە ئامار ئێمە گەورەترین کێشەمان ئامارە ئامار لەم وڵاتە نییە هەمووش پەیوەندی بەوە هەیە کە قسەی لەسەر ناکرێ و پێیان شەرمە کە قسەی لەسەرکەن ئێمە ئەمانەوێ ئەم خەڵکە پسپۆرانە لایەنەکان حکوومەت بێن ئیش لەسەرەوە بکەن زانیاری کۆ بکرێتەوە داتا کۆ بکرێتەوە منەوەی مەبەستمە بپرسم هۆکارەکان بە پێوە داداچوونەوە کردوتەنەوە هۆکارانە چی بوون کە هاوڵاتی ئێمە پەنا بۆ خۆکوشتن دەبات هاوکارەکان زۆرن بەڵام زۆربەی هەرە زۆری بەپێی ئەو طبعاً ئەو ڕسێرچ و زانیاری کۆ کراوەتەوە نەک لە وڵاتی ئێمە بەداخەوە لە وڵاتی ئێمە کەمترین ئەو چۆنەڵێ زانیاری هەیە لەسەر بابەتەکە بەڵام لە وڵاتانی تر سەبەبەکەی زیاتر کۆمەڵایەتیە لایەنی دەرونیە لایەنەکان زۆرن بەڵام هەرە چۆن لە هۆکارە هەرە دیارەکانی کۆمەڵایەتی و دەرونیە سپاس بۆ ئێوەش بەڵێ کاگرگاز دیارە پەخشەکان ئاماژەی بە بەشێک لەو هۆکارانەدا کە بووەتەدا هۆی دیاردەی خۆکوشتن بەڵام گەیرنگترینیان و بەرچاوترینیان کێشە کۆمەڵایەتیەکانن کە لە هەرێمی کوردستان بەداخەوە کێشێکی کۆمەڵاتی زۆر مەوەخ کێشەکانی قەیران و دارایی کە ئەمەژەیەک بوو لە هۆکارانێک کە ڕێژەی خۆکوشتنی لە هەرێمی کوردستان زیاد کردووە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوازێکی بەرفراوان و بێ هیچ سانسۆرێک ئەمەش یەکێک بوو لە هۆکارانێک کە خۆکوشتن لە هەرێمی کوردستان زیادی کرد بەڵێ ئەو چاڵاکە بوو کە لە ئەمڕۆ چاڵاکەن و کە لە شاری هەولێر لە پایتەختی کوردستانەوە سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن وەگاماژەم پێکرد پێشتر ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم 1400 ساڵ بەر لە ئێستا ڕوبەڕووی ئەم دیاردا قێزەون و ناشینە بوونەتەوە وە کۆمەڵێ سزا و هەڕەشەی توندیشیان ئاراستەی ئەنجام دەرەکەی کردووە وەکو چۆن لە فەرمودەیەکیش داهاتووە کە پیاوێکی بەدەست و بازوو لە جیهادی کافراندا جەنگێکی ئازا و جەربەزانە بەرامبەر بە سوپای کافرانەکە بەڵام بەهۆی برینداربوونی و سەختی برینەکەی و ئازارێکی زۆرەوە دەستکی شمشێرەکەی دەخاتە سەر ئەرز و نوکەکەی دەکا بە سکیا و کۆتایی بە ژیانی خۆی دێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هاوەڕانی دەفەرمێ ئەوە لە دۆزەختایە چونکە خۆی دەستی چۆتە خوێنی خۆی بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسەوە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تا چەند پێویستە ئەمڕۆ زانایانی ئاینی و مامۆستایانی ئاینی و پەیامی ئیسلامی ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی ئەم ڕوودا و یا حاڵەتە قێزەونانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان سەید ئەحمەد زانای ئاینیمان کردووە لە شاری هەڵەبجەی شەیدە و مامۆستاگیان سڵاوی خوارد لێ بێ و سوپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی با پێمان خۆشە سەرەتا لەبارەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتنەوە جەنابتان وەکو زانایەکی ئاینی چ پەیامێکتان بۆ خەڵکی کوردستان هەیە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خۆشحاڵم منیش بەم دیدارە لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن پەیامی ئێمە ئەوەیە کە وەکو هەڵگری پەیامی ئیسلام کە هەمیشە ئینسان ژیانی خۆش بوێت بە ئیمان و باوەڕێکی ڕاست و دروستەوە و هەوڵ بدا لە ژیانە غەم و خەفەتەکان بەبا بنێ و ذیکر و یادی خوای پەروەردگار وردی سەرزمانی بێ پەیامی ئێمە لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن ئەوەیە کە بەڕاستی ژیان ئەم چەند ڕۆژەیە کە ئێمە تی ئەپەڕێنین ئینسان هەوڵ بدا ژیانی لە ڕووی فراغی ڕۆحی پڕ بکاتەوە چونکە زۆربەی ئەو حاڵەتە ئەو دیاردا ئەو حاڵەتانەی کە ئەبنە هۆی ڕووداوی کەسێ دەسی بچێتە گیانی خۆی بکوژێ نەبوونی فراغی ڕۆحیە چونکە ئینسان لەگەڵ دڵ و دەرونی پاک کاتەوە و ڕوو بکاتە خوای گەورە و میهرەبان هەرگیز ئامادە نییە ینی دەستی بچێتە ژیانی خۆی و مۆمی ژیانی خۆی بکوژێنێتەوە بۆیە پێویستە خوشک و برا بە ڕێزەکان هۆشیارانە باوکو دایکە بە ڕێزەکان هۆشیارانە ماوەڵە بکەن و ئەم حاڵەتە ئینشاء الله بنەبڕ بکەین زۆر باشە مامۆستاکەواتە حکمی خۆکوشتن چیان کەسێک کە خۆی دەکوژێت حکومەکەی یان سزاکەی چیە بێت لە شریعەتی ئیسلام خوای گەورە پەروەردگار فەرموویەتی لە قورئانی پیرۆزە ولا تقتلوا أنفسكم إنه كان بكم رحيما ینی نەهی کردووە لەوەی کە ئینسان ژیانی خۆی بەدەستی خۆی تەواو بکات
چونکە ئینسان لای خوای پەروەردگار بەڕێزە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوای گەورە ڕێزی لە بەنی ئادەم گرتووە و هەموو دروستکراوەکانی لە پێناوی ئینسانەکانە خەلق کردووە لەبەرەوە لە شریعەتی ئیسلامە خوای گەورە پەروەردگار قەدەغەی کردووە ڕێگەی نەداوە کە ئینسان دەستی بچێتە ژیانی خۆی و ئەو ژیانەی کە خوا پێی بەخشیوە لە خۆی بسەنێتەوە کە ئەمە یەکێکە لە تاوانە گەورەکان گوناهی کەبیرەیە لە شریعەتی ئیسلامە ناو نراوە کەبائیر چونکە خوای گەورە پەروەردگار قەدەغەی کردووە و پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرموویەتی هەڕەشەی کردووە لەو کەسانەی کە ئەگەر کەسێک بەهۆی ئاسنێکەوە یا بەهۆی مەسەلەن شمشێر بێ کە ئەو کاتە شمشێر بووە یا سیلاحێک کە ئەمڕۆ چەک بێ خۆی بکوژێ ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە بە هەمان شت خۆی ئەکوژێتەوە و کەسێک خۆی زەهر خواردوو بکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەو کەسە بەردەوام ئەو حاڵەتەی کە لە دنیا خۆی پێکوشتووە بە زەهر لەوێش هەر ئەوەی بەسەرایە الجەزاء من جنس العمل و سێهەمە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسەی لەسەر شاخێک خۆی بربداتەوە و ژیانی خۆی تەواو بکە و ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتیشا بە هەمان شێوە خوای پەروەردگار سزای ئەدات بۆیە بەڵام شتێکەیە بێ ڕوونی بکەینەوە بۆ هەموو مسلمانان کەسێک خۆی بکوژێ کافر نییە لەعنی لە ئیسلام لە خانەی ئیسلام دەرناچێ یعنی پێی ناوتری ئەم کەسە کافر بووە لە ئیسلام دەرچووە بەڵام گوناهێکی گەورەی ئەنجام داوە و ئەو ئینێش کاک ڕاز خوێندیەوە کە ئەو کەسێک لە ڕیزی سەحابەکانە کە شەڕی کرد و لە ئەنجامە بریندار بوو سەحابەکان زۆر سەرنجیان داوتیان یا ڕەسوڵڵا بەڕاستی زۆر ئازایە لەم شەڕا ئەوە هەرچی بێ باوەڕان هەیە بەدەستی ئەوە کوژرێ فەرمووی ئەوە خێری تیان نییە ئەڵێ یەکێک لە هاوڵان وتی بزانم ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی دەربارەی ئەم کابرا وای فەرموو ئەڵێ کەوتمە دوای کە برینەکەی سەخت بوو چوو لە پشتی کێوێکەوە خۆی کرد دا بەسەر ڕمەکەیە شمشێرەکەیە و خۆی کوشت دوایە بۆم دەرکەوت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەمە لە ئەهلی ئاگرە بەڵامی تر زانایان لەسەر ئەوە یەکدەنگن کە ئەم ئینسانە پێی کافر نابێ بەڵام تاوانێکی گەورەی ئەنجام داوە و لە ڕۆژی قیامەتیشا خوای گەورە پەروەردگار سزای ئەدا زۆر باشە مامۆستا زۆر جار لەوێ ئەگەر مردیش ئەبێ تەرمەکەی بشۆری هیچ کێشەیەکی تیان نییە و نوێژیشی لەسەر بکەیت زۆر باشە زۆر جار لێرە و لەوێ خەڵکانێکی دوور لە پابندبوون و دوور لە پەیامی ئیسلامی دەڵێ ئازادی تاک لەوەدایە ئەگەر من کێشەیەکی وان ناهەموارم بۆ هاتە پێشەوە ئەگەر فلانە کچیان پێ نەدام ئەگەر لە بازرگانیەکە هەرسم هێنا من ئازادی ڕەهای خۆم ئەوە دەخوازێت کە خۆم بکوژمەوە ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چۆن لەم ئازادیە دەڕوانێت کە تاک مافی ئەوەی نییە لە پێناو بەرژەوەندیەکی خۆیان یا لە پێناو ئازادی ڕەهای خۆیان کە بانگەشەی بووەکە ژیانی خۆی بخاتە مەترسیەوە و دەستی بچێتە خوێن و گیانی خۆیەوە پرسیارێکی بەسوودە ئەوە ئەوانەی کە ئەو قسە ئەکەن بەڕاستی ئەوە هیچ لە شریعەت و پەیامی ئیسلام تێنەگەشتون کە ئازادی ڕەها ئەوە نییە کابرا ئەگەر لە قوتابخانە دەرەجەی زیاتری نەهێنا ئەم کچە دەسی بچێتە خۆی و خۆی بسووتێنێ و خۆی بکوژێ یا گەنجێک داوای ئافرەتێک ئەکا ئەگەر ئافرەتەکەی بۆ نەبوو خۆی بکوژێ یان کەسێک مەسەلەن کێشە و گرفتێکی کۆمەڵایەتی بۆ دروست بووە پەنا ئەباتە بەر خۆکوشتن ئیسلام ئەم کەسە بانگ ئەکات ئامۆژگاری و نەسیحەتی ئەکا کە شەرت ئەوە نییە ئینسان کە ئەگەر شەهادەیەکی دنیای دەست نەکەوێ خۆی بکوژێ و ئازادی ڕەها ئەوە بێ کە ئەم کەسە مافی خۆی کە خوا پێی بەخشیوە کە ژیانە لە خۆی بسەنێتەوە نەخێر ئەوە ئازادی نییە ئازادی سنووری هەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بزانین ئەم حاڵەتانە کە لە هەرێمی کوردستان ڕوو ئەدەن خۆشبەختانە الحەمدولیلا کەمن بەڵام بێ هۆشیاری دینی زانایانی ئاینی لە کەناڵەکان بەرنامەکان پەخشکەن بۆ ئەوەی ئەو خەڵکە هۆشیار بێتەوە کە هەر کەسێک مانای ئەوەن ئەمە ئەو پەڕیشکست و دۆڕانە کە کەسێک ئەگەر پلەیەکی بەرزی دەست نەکەوت بێ لە دنیا دەرنەچوو بێ خۆی بکوژێ یا کچێکیان پێنەدا بێ یا کێشەیەکی دارایی هات بێ بەسەرا یا کێشەیەکی کۆمەڵایەتی ڕووی تێکرد بێ گرنگەوەی ئەم کەسە مهەیەکەی ئامادەیکەی بۆ ئەوەی لە ژیان حاڵی بێ چەندین جار شتی وا ڕووی داوە بۆ ئێمە کابرا تەلەفۆنی کردووە وەڵڵاهی چەند جار مامۆستا ئەمەوێ خۆم بکوژم مێردەکەم خراپە لەگەڵ هاوسەرەکەم یا ئەمەوێ خۆم بکوژم تووشی حاڵەتێکی تاوانێکی گەورە بووم ئێمە ڕێنمونیمان کردو و کابرا ئێستا الحەمدولیلا حەی و یورزەق گەڕاوەتەوە و ژیان ئەباتە سەر کاڵێ بەهۆی ئەو ئامۆژگاری و نەسیحەتی مامۆسایەکی ئاینیەوە من دەستم نەچووە خوێنی خۆم و ئەوانش کە خۆیان نەکوژن بڕۆ پرسیاریان لێ بکە ینی پێشەوەی بمرن پەشیمانن
ئەڵا چەندین جارە و ئافرەتانی کە خۆیان سووتاندووە لە حاڵەتی مەرگا بوون کە قسەی لەگەڵاکەی ئەڵێ زۆر ناڕەحەتم و زۆر بێتاقەتم و ئێستا ئەزانم من تاوانێکی گەورەم ئەنجام داوە. ئەمەش بۆ ئەوە نییە کە مەسەرەن کەسێک پارەی نەبێ سەروەت و نەبێ سامانی نەبێ مەسەرەن دەسی بچێتە ژیانی خۆی. خۆ لە سوید یەکێکە لە وڵاتە ئەوروپیەکان ئێستا ڕێژەی خۆکوشتن لە هەموو وڵاتانی ئەوروپی لە سوید زیاترە. هەتا کتێبیان هەیە بە ناوی فەن القەتل هونەری خۆکوشتن چۆن بتوانی خۆت بکوژی. و باست کرد لە سەرەتای بەرنامەکە لەوەتەی کە ئەمریکا عێراقی داگیر کردووە و احتیلال کردووە لە ساڵی 2003 هەتا ئەمڕۆ 50,000 سەربازی ئەمریکی خۆیان کوشتووە لەبەرەوەی هاتوونەتە عێراق ئەو هەموو قەتڵ و عامەیان کردووە بە دڕندانەترین شێوە خەڵکیان کوشتووە ئەگەڕێنەوە بە وڵاتەکەی خۆیان نەخۆشخانەی دەرونی شتارە سەریان ناکا و مەجبور پەنا بەنە بەر خۆکوشتن و خۆیان نەکوژن چونکە ئەمانە بێباوەڕن. بەڵام ئەمەوەکو ئیماندار وەکو مسلمان پەیاممان بۆ ئەوانەی کە ئاڵێن تاگ مافی هەیە خۆی بکوژێ نەخێر مافی نییە چکە خوا ژیانی پێبەخشیوە غەیری ڕەب العالەمین هیچ کەسێک ناتوانێت ژیان لەم کەسە بسێنێتەوە. زۆر باشە مامۆستا زۆر جار کچێک لە مەترسی بڵاوبوونەوەی وێنەیەکی کە بۆ کوڕێکی ناردووە کە ئەزانێ کاردانەوەی باوکو و براکانی و ئامۆزاکانی چۆنە یا کۆمەڵگەکەی چۆنە ناچارەیان واتواتە دنیای لێ دەبێتە چەرمی چۆلەکە و خۆی دەکوژێ. مەبەستمەوەیە هۆشیاری دایک و باوک یعنی لە سەردەمی خلافەتی ئیمامی عومەرە کابرا دێتە خزمەتی دەڵێ کچەکەم لە سەردەمی جاهیلیەتە زینای کردوایە ئێستا بەم ئەو کەسە بڵێم کاتۆتە داوای ئیمامی عومەر عەسایەکی تێ ئەژەنێ و لێ ئەدا دەڵێ شتێکە خواز سڕی داپۆشیوی بۆچی خۆت کەشفیەکەی. مەبەستمەوەیە هۆشیاری دایک و باوک و برا و ئامۆزا و دەوروبەر و خێزان چیە لە کاتێکە ئەگەر حاڵەت تێگاتە پێشەوە لە بڵاوبوونەوەی ڕسمێ لە دەرنەچوونی کچەکەی لەوەی کە هاوسەرگیریەکەی سەرکەوتوو نەبێ یا شتێکی بەسەرابێ نەگاتە و حاڵەتەی کە کچەکەیان لە ناچاریە دەستی بچێتە خوێنی خۆیەوە. ئێمە وەکو زانایان هەمیشە ئامۆژگاریمانەوەیە بۆ باوکو دایکە بە ڕێزەکان کە ئەمڕۆ بەڕاستی تەکنەلۆژیای سەردەم بە دیوە باشەکەی سوودی لێوە ناگیرێ. ینی زۆرێکی لەو خەڵکە کە بەڕاستی مبتەلا بووە بە فەیسبوک بە ئەنتەرنێت وای لێ هاتووە کە پەروەردەیەکی دروستمان نییە بۆ مناڵەکانمان بۆ کچەکانمان بۆ کوڕەکانمان. ئێمە ئامۆژگاری ئەو دایکە بەڕێزانە ئەو باوکە بەڕێزانەکەین بە تایبەتی دایک کچ زیاتر گرفت و کێشەی لای دایک باسەکە کە ئەگەرم حاڵەتە ڕوویدا شتێکی وا ڕوویدا ئەبێ بەهێمنی و لەسەرخۆیی ئامۆژگاری ئەم کچە بکە. جاری وایە یەک قسەی وتەی خراپ کە بەم کچەی وتووە ئەم باوکە ئەم دایکە وتەیەکی ناشایستەی پێوتووە کە لە ئیسلاما پێوترێ قەذف کار کەسێک ئەو گوشەیە بڵێ بە هەر ئافرەتێک کچی خۆشی بێ لە ئیسلام ئەگەر شریعەتی ئیسلام حکومکە ئەبێ جەڵدەی لێ بدرێ 80 جەڵدەی لێ بدرێ. بەڵام باوکو دایک کە زۆر گرنگە بەڕاستی وتەی جوان پەروەردەی دروست مناڵەکانیان بەو شێوە پەروەردە بکەن کە ئیسلام داوایەکە وهر لە شریعەتی ئیسلامی هەتا ئەگەر تەمەنی گەشتە 10 ساڵ زیاتر ئیترە بێت جێگەل لە براکەی جیا بکاتەوە لە کوڕکچەکە جیا بکاتەوە بۆ ئەوەی حاڵەتێکی وا کە مەسەرەن لای خۆیان نەیخەوێنن نەیبینێ چونکە ئەو کچە بەو شێوەیە کە بەڕاستی ڕەفتارەکە و ئازانێ ئازادی ئەوەیە کە بەوە ئەخەڵەتەیە کچدایم بەڕاستی بە ینی کوشتەی دەستی گەنجی ینی وەکو گورگ ئاسا ینی پەنا ئەبا بۆەوەی ئەم کچە وێنەکانی وەرئەگرێ تەسویری ئەکا دوای ئەوە هەڕەشەی کوشتنی لێکا کە ئەمڕۆ زۆر بڵاوە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەنی ڕوویداوە ئەوە بۆ خۆی ئەم کچە کەوالیەکە کە دەستی بچێتە گیانی خۆی و خۆی بکوژێ. بەڵام تاوانباری سەرەکی ئەو گەنجە گورگەیە کە ئەو حاڵەتە بەڕاستی ئەبێ سەیری دایک و خوشکی خۆشی بکە چونکە ئافرەتێک کە تۆ مەسەلەن وای لێت کە ڕسمی خۆتی بۆ بنێرێ و وێنەی خۆی بۆ بنێرێ بۆ ئەم گەنجە ئەم ئافرەتە بەزیوە چونکە ئافرە دەبێ شەرم و حەیا پابەند بێ پێیەوە و ڕەوشتە جوانەکانی ئیسلام پابەند بێ پێیەوە و نەکەوێتە ئەو حاڵەتەی کەوا بەڕاستی خۆی تەسلیم کە بەرامبەر بە گەنجێک چونکە هەمووی درۆیە ئەوەت بۆ ئەەکەم ژیانە دوا خۆش ئەەکەم کەچی دوایەکە کە مەسەرەن خۆی تەسلیمەکە هەموو وێنەکانی بڵاوەکاتەوە کە ئەو پەڕی سووکی و بێئەرزشی ئەو کەسە دەرەخا کە نهێنی ئافرەتێک پیشانی خەڵکەدا. بۆیە ئومێدم وایە باوکو دایکە بەڕێزەکان مامەڵەیەکی جوان بکەن و ئامۆژگاری کچەکانیان بکەن کە هەمیشە حیا و حورمەت ڕەوشتی جوان لە پێش بێ بۆ ئەوەی سەربەرزی دنیا و قیامەت بن و ماڵی خۆیشیان وێران نەکەن چونکە بەڕاستی
سووتانی ئافرەتێک مردنی گەنجێک مردنی ئافرەتێک بە خۆکوشتن دوایە تەسیراتی سلبی دروستەکە لەسەر ئەو بنەماڵە و ئەو خانەوادە بەڕێزە. زۆر باشە مامۆستا زۆر جار ئێمە لە میدیا و دەستگا ئاینیەکانە یان ڕاگەیاندنە ئیسلامیەکانەوە و ئێوە مامۆستای ئاینیش لە مزگەوتەکانەوە قوڕکمان دەرهات هێندەوتمان بۆ خاتری خوا بەشێ لە میدیاکان و زنجیرە دراما تورکیا وەرگێڕاوەکان ئاگرێکن و خێزانی کوردی بەرەو سووتان و هەڵدێران و شیرازە پسان دەبن. لە زۆربەی زۆری زنجیرە دراماکاندا خۆکوشتن حزوری و ئامادەیەکی زۆری هەیە. کابرا دێتەوە حەبەکان بەیەکەوە دەخاتە دەمیەوە دەیخوات و کۆتایی بە ژیانی خۆی دێنێ یا کە دەچێتەوە لەسەر سیسەمی خەوەکەی خۆی هەڵدەواسێ و شتێک کاتە ملی خۆی خنکێنێ. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان وەکو چۆن کوشتن و خیانەت و مەشروبخۆری زۆر شتی تریان لای تاکی کورد شیرین کردووە ئەم خۆکوشتنەشیان ڕازاندۆتەوە. تا چەند پێویستە زانایانی ئاینی بەگشت خەڵکێکدا بچنەوە کە خۆی دێتە مزگەوت و بەڵام لە ماڵەوە تا سەعات 12 شەو خێزانەکەی سەیری ئەم زنجیرە دراما تورکیانەکە و ئەگونجە و دەکرێت بەشێکی فێربوونی پرۆسەی خۆکوشتن لە کوردستان پەیوەندی بە زنجیرە دراما تورکیەکانەوە بێت، چونکە لە ڕابردوودا باو باپیری ئەمە ئەم شتانەیان نەزانیوە و گەنجی ئەمە ئێستا لەکوێوە فێر بووە. واسە بەڕاستی ئەوەی کە باست کرد ینی ئێمە هەمیشە و تومانە زانایان بەگشتی ئەوە ئەفەرمونون کە ینی ئەو زنجیرە درامانە کە پەخش ئەکرێت لە تەلەڤیزیۆن و کەناڵە ئەڵمانیەکان هەرگیز خزمەت بە ڕەوشت و ئەخلاقی جوانی میلەتی کورد ناکە و لەگەڵ عادات و تەقالیدی ئەم میلەتە یەک ناگرێتەوە. ینی معقولە تۆ بڕۆی 1000 حەڵقە لە فلیمی تورکی پەخشکەی هێشتا هەرما بێتی، ینی فلیمی مەسەلەن بیانی پەخش بکەی ئەوەی کە باس ئەکرێ ینی مەسەلەن هەر لە ئەفلام کاتۆنەکانیشیان کە پەخشی ئەکەن ینی هەمی باسی عەشق و غەرامیات و ئەوەی کە ئیسلام قەدەغەی کردووە لەبەرەوە ڕێگا ئەدا بۆ ئەوەی کەوا فەساد و گەندەڵی و خراپە بڵاو بێتەوە. ئێمە یان ئەو فلیمانەی کە فلیمی ترسناک بە شێوەیەک بەڕاستی هەتا لە ئەلعابەکانی شایەریەکانیشە هەندێک فلیم پەخش ئەکەن پیشانی ئەدەن ینی هەمووی ترسناکیە هەر لە پۆبجی کە ئێستا حرام کراوە خۆشبەختانە هەمووی ئەبێتەوەی ئەوەی هەندێک حاڵەتی تریش هەیە ئەڵێن کە یاری وا هەیە کە ئەگەر کەسەکە بچێتە ناوی ئیلا ئەبێ خۆی بکوژێ. جا ئەمە ئەبێ حکوومەتی هەرێم بەڕاستی لە ماکەم تەرخەمە ئەبێ یاسایەکدا بنێ. ئێمە جاری وایە گلەیەکەی نەڵێ مامۆسایانی ئاینی لە 20 دقیقە نابێ وتارەکانیان زیاتر بێ. ئەی وەزارەتی ڕۆشنبیری ئەی حکوومەتی هەرێم ئەی ئەبێ تۆش بڕیار بدەی کە ئەو کەسانەی کە ئەو فلیمانە پەخش ئەکەن و ئەخلاق و ڕەوشتی جوانی ئەم میلەتە ئەشێوێنن ینی بە شێوەیەک ئافرەتی ئێمە ئێستا هەمووی لاسایی ئەوان نەکاتەوە. ینی کەی کاتی خۆی ئافرەتی ئەمە شانی ڕوود بۆ بێتە بازار ئێستا هەر زۆر ئاسایە مێردەکەشی لەگەڵ یاتی و هیچ پێی عیب نییە. کەی ئاسایی بۆ من حاڵەتێک هەبوو لە حەلم کرد ئافرەتەکەی و ئیلا پیاوەکەی و ئیلا بێ وەکو ئەو فلیمە تورکیانە ئەڵێ ئاوان بۆ بکەیتە. ینی ئەمە بەڕاستی ئەمە ترسناکە، ئەمە ئابڕوچوونی ئەم میلەتەیە. کاتی خۆی ماڵێن ئافرەتانی ئێمە پێشینانی ئێمە کە باسەکرێ لێ فەقیانەی کراسەکانیان تا سەردەستیانە بۆ بۆی دەستیشان دەرنەکەوێت. بەڵام ئەمڕۆ بەداخەوە وایان کردووە بەبێ ئەوەی هیچ سانسۆرێک بخرێتە سەر ئەو کەناڵانە و بۆ خۆیان بە ئارەزوی خۆیان. ئێستا لە ئەوروپاوان نییە، لە ئەوروپا ئەوانەی کە ئێستا ینی حەز بە ئەوروپاکەن ئەڵێ لەوێ سەتەلایت بەو شێوە ئازاد نییە هەموو کەسێک بتوانێت هەموو کەناڵەکان بێنێتەوە و سەیری بکە. لەوێ بۆ خۆی مەحدودە دیاری کراوە چەند کەناڵ تەماشا بکەیت. بەڵام ئەمانە بەڕاستی کارێکیان کردووە ینی ئەو حیا و شەرم و ئابڕووی جوانە لای میلەتی کورد نەماوە. ینی معقولە گەنجێکی جوان 20 ساڵ 22 ساڵ ینی بڕوا دەسی بچێتە خۆی و ژیانی خۆی تەواو بکە. ئافرەتێک بە حیا و حورمەت باوکو دایکی پەروەردەیان کردو پێیان گەیاندووە بە ڕەوشتی جوان بچێ دەسی بچێتە خۆی و ژیانی خۆی تەواو بکە. ئێمە لە ڕووی ئاینی لە ڕووی ئیمانی ینی ئەوەی کە گرنگە ئیسلام هەوڵەدا بۆ ئەوەی ژیان لای کەسەکان خۆش بکە و بەختەوەری دنیا و قیامەتیان پێ بناسیێنێ و ئەوەی کە ئەو فلیمە تورکیانە بڵاوە کاتەوە و ئەوەی کە حەزی پێەکە و سەیری ئەکا بەڕاستی ئێمە هەموو جارێوتومانە ینی ئیمان و باوەڕەکەی کامڵ نییە. و ئەگەر تۆ نوێژ بکەیت و خێزانەکەت سەیری فلیمی تورکی بکە ڕێگەی بدەی دوایەکە مەسەرەن شیرازەی خێزانەکەت تێک ئەچێ ئاژاوە و ئاشوب فیتنەیەک ماڵەکەت ئەگرێتەوە دوایی تۆ ناتوانی سەرپەرشتی ئەم خێزانە بکەیت و ئەم باوکە ناتوانێت زاڵ بێ بەسەر مناڵەکانیا کە ڕۆڵە ها ئەوە خراپە ئەوە تاوانە. بۆیە ئەبێ حکوومەتی هەرێم چارەسەرێک بدۆزێتەوە بۆ ئەو فلیمە تورکیانە و بۆ ئەو فلیمە
ئابڕووبەرانە کە لە ناو تەکسیە بەدڕەوشتی و فاحیشە و خراپە ئەکرێ کابراش دوایە لاسایی ئەکاتەوە. بۆیە ئێمە وەکو موسڵمان هەمیشە وەکو زانایانی ئاینی بەوتەی نەرم و لەسەرخۆیی بەرەنگاری ئەوانە بووینەتەوە، بەڵام ئەوە حکومەتە ڕێگەی داوە کە ئەو فریمانە پەخش بکرێ و کە هیچی بە عادات و تەقالید و ڕەوشتی جوانی میلەتی کورد ناخوات. بەڵێ زۆر سپاس بۆ جەناوی مامۆستا عوسمان سەید ئەحمەد زانایانی کە لە شاری هەڵەبجەی شەیدەوە میوانی تەوەری یەکەمی بەرنامەکەمان بووی. زۆر سپاس بۆ ڕێنمایی و ڕوونکردنەوە زانیاریەکانت. بەڵێ عزیزان و خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێکی کورت و لە تەوەری دووەمی بەرنامەکە بە دیدارتان شاد دەبینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە؟ تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی 2 پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵە بەرزان پەیامنەرمان ئەردەڵان محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر وەرزشی کاراتی فەرمونون با پێکەوە بینەری بین. 6 هەڵبژاردەی کیشوەری ئاسیا لە شاری سلێمانی کۆبوونەوە بۆ بەشداریکردن لە یەکەمین پاڵەوانێتی کراوەی کاراتی نێودەوڵەتی ئاسیایی لە شاری سلێمانی بۆ یەکەمین جا لە مێژووی کاراتی عێراق و کوردستان یەکەمین پاڵەوانێتی کاراتی نێودەوڵەتی سلێمانی بۆ کوڕان و کچان بۆ ئاستی منداڵان تا پێشکەوتوان ئەنجامدرا. پاڵەوانێتیەکە بە سەرپەرشتی یەکێتی کاراتی سلەیمانی و لەژێر چاودێری یەکێتی کاراتی ئاسیا و عێراق بەڕێوەچوو کە هەر یەک لە هەڵبژاردەکانی کوردستان و عێراق و ئێران و سووریا و ئەفغانستان و ئەندەنوسیا تێیدا بەشدار بوون. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی سێمی پاڵەوانێتیەکە بوو. بەڕاستی بە شایەتی هەموو بەشداربووەکان و سەرۆکی هەموو ئەفدەکان پاڵەوانێتەکە زۆر بە سەرکەوتووی ناوبراوە بۆ ساڵی داهاتووش داوایان کرد کە لە ئێستاوە ناویان تۆمار کردو کە بەشدار بۆ ساڵی داهاتوو، چونکە ئاستی پاڵەوانێتەکە زۆر بەبەرز نرخانیان ڕاهێنەران بەڕاستی ئیشی زۆر باشیان کردو لەگەڵ یاریزانەکانە. ڕایریزانەکان بەڕاستی ئاسێکی جیهانی و نێودەوڵەتیان پێشکەش کردووە. ئینشاءڵڵا لە داهاتووە هەمان پاڵەوانێتی دووبارەکەینەوە بۆ جاری دووەم و ئەو کەم و کورتیانی کە لە پاڵەوانێتی هەمان بووە ئینشاءڵڵا لە پاڵەوانێتی دووەمە و لە ساڵی داهاتووە کاری باشتری بۆکەین و بەرنامەڕێژی زیاتری بۆ ئەنجامین. لە پاڵەوانێتیەکە یاریزانان یانەکانی کوردستان ڕۆڵێکی گرنگیان بینی لە چینینەوەی مەدالیاکان بە جۆرێک لە تەمەنەکانی 11 ساڵ تاکو و ئاستی پێشکەوتوان. زۆربەی مەدالیا ئاڵتوونەکان بۆ یاریزانە کوردەکان بوو. ئەوەش خۆشحاڵی ڕاهێنەر و یاریزانانی یانەکانی کوردستانی لێکەوتەوە و
نوێنەری هەڵبژاردە بەشداربووەکانیش خۆشحاڵی خۆیان پیشاندا کە لە شاری سلێمانی بەشداری یەکەمین پاڵەوانێتی نێودەوڵەتیان کردووە. سەرەتا زۆر بەخێر بێم، ناوم هەدیە تۆفیق یاریزانم لە بەشی کارەتیانی هەڵەبجە. زۆر خۆشحاڵم کە بەشداریم لەم بتوڵەیە کردووە کە 6 وڵاتیدا بەشدار بوو و ئاستێکی پێشکەوتووی هەبوو، بە خۆشحاڵی ئاستێکی پێشکەوتووی هەبوو. ئاستێکی خۆشمەیە کە توانیمە پلەی یەکەمی بەدەست بێنم لە نیزارە و وەروە پلەی سێمین بەدەست بێنم لە کاتایە. بەڵێ چاوەڕوانی ئەومە کرد چونکە زۆر باشی خۆم بۆ ئامادە کرد بوو و دوای هەوڵەماندووبوونێکی زۆر توانیم کە ئەم نازناوە بەدەست بێنم. بە خۆشحاڵیەوە ئاستێکی بەرزی هەبوو، وەروەها هیوادارم هاوڕێکانی تریشم بتوان بۆ جارێکی تر پلەیەکەین بەدەست بێنن. یای سەرکەوتنیش بۆوانە خوازم. سپاس بۆخوای گەورە، ئێمە پاڵەوانێتی بە پاڵەوانێتی ئەتوانین بڵێن ئاستی ناوبشیوانەکانمان هێوا شاش بەرەو بەرزبوونەوەچێ لە ڕووی هونەریەوە. هیوادارم بەردەوام لەسەر پێشکەوتنیان لەبەر ئەوەی چەندێک حەکەم پێشکەوتوو بێ ئەوەندە یاریزانەکانیش بەرەو پێشەوە، یاریەکانیش بەرەو پێشەچن. پاڵەوانێتەکە بەنسبەت ئەوەی کە وەکو یەکەم جارەکە ئەکرێ پاڵەوانێتێکی نێودەوڵەتی لە کوردستانە وەکو با بڵین شتێکی سەرەتایی تا حەدێک دەتوانین بڵین باش ومان ناوەندە. بەڵام هیوادارم جارەکانی داهاتوو هۆڵێکی باشتر تەرخان بکرێ، وەروەها زیاتر و باشتر تەنزیم بکرێ و مەدالیە و شەهادە و شتەکانی دەتوانین بڵین زائیزە و شتیوە زیاتر بدرێت تاوەکو پاڵەوانێتەکە زیاتر بەهێزتر و بتوانین وڵاتانی دیکەش داوات بکەین و بۆ ئەوەی بتۆڵەکەمان بەهێزتر خۆی نیشان بدە. یاری کاراتی لە شاری سلێمانی لە بەرزترین ئاستیدایە. بە جۆرێک لەسەر ئاستی یانەکانی شاری سلێمانی باڵادەستی خۆی پیشانداوە و زۆرترین یاریزانیشی لە پێکهاتەی هەڵبژاردەی عێراقدایە. بۆیە بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە لە شاری سلێمانی ڕێخۆشکەرە بۆ ئەوەی یەکێتی کاراتی ئاسیا ئەم پاڵەوانێتیە بە فەرمی بناسێنێت و ساڵانە لە بەرواری خۆیدا ئەنجام بدرێت. ئەردەڵا محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر وەرزشی کاراتی و مێژووی هاتن و گرنگی ئەم وەرزشە بۆ نێو کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی و ئەم وەرزشە چ کێشە و گیر و گرفت و لەمپەرێک ئێستا لە بەردەمیایەتی و تا چەند پێویستە لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی جددی لەم وەرزشە بدەنەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز بەرزان فەتاح، سەرۆکی لیژنەی بەڕێوەبردننی پاڵەوانێتی یاری کاراتیمان کردەوە. مامۆستا بەرزان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. مامۆستا سەرەتا با پرسیم دای مێژووی ئەم یاریە بۆ کە گەڕێتەوە لە کوردستان؟ لە جیهانە زیات ئەگەڕێتەوە 200 ساڵ لەمەوە پێش کە داهێنرەوە و زیاتر لەوەی کە لە کوردستان و عێراق مێژووەکەی دیاری بکرێت لە ساڵەکانی 60ەوە دکتۆر تێرس ئۆدیشۆ کاتێک خوێندکار بۆ لە ئەمریکا ئەو توانێتی تێکڵاو بەو یاریانە بێ و ئەو یاریە بێنێتە ناو عێراقەوە و دیارە لە ساڵەکانی هەفتاوە ئەو یاریە گەشتەوە بە کوردستان و لەو کاتەوە لە عێراق ممارسەکرێت. زۆر باشە. ئاستی یاری کاراتی لە کوردستان و لە عێراقدا لە چه ئاستێکدایە؟ ئاستی یاریزانانی کاراتی لە عێراق و کوردستان زۆر باشە و بەتایبەتی لە کوردستان، چونکە هەڵبژاردەی کوردستان هەڵبژاردەی عێراق زۆرێک لە یاریزانەکانی کوردن و توانیویانە چەندین جار مەدالیا لە سەر ئاستی کیشۆری ئاسیا و عالەم بەدەست بێنن. لەبەرەوە ینی ئاستەکە زۆر لە باشیدایە، زۆر بەرزە. بە بەراورد بە پارێزگاکانی تری عێراق و کوردستانیش، یانەی وەرزشی کاراتی سلێمانی یا بۆنە وەرزشی کاراتی لە سلێمانی لە چ ئاستێکدایە و تا چەند ئێوە لە پێشەوەن؟ بێگومان هەموو پارێزگاکان ئاسیان بەرزە. بۆ نمونە لەم پاڵەوانێتیە پارێزگایەکە بێ بە یەکەم کە پارێزگای کەرکووکە. ینی تۆ ئەتوانی لەمڕۆ بڵێ هەموو پارێزگاکانی کوردستان بتوانن و زۆرترین ڕێژەی بە یاریزانی بتوانە لە سلێمانی هەیە. بەڵێ هەموو پارێزگاکانیش بتوانن. لە کوردستانە گرنگێکی زۆر بەم یاری ئەدرێت یاخود نە؟ یاریزانانی کوردن لە هەڵبژاردەی عێراقدا لە ناو یاریزانەکانە گرنگی زۆر پێدرێت بەداخەوە نەخێت لە ناو دەستگا ئیداری و وەرزشیەکانە ئەو احتیمامی پێ نادرێت لە زۆر ڕۆوە. کەواتەکە یاریزانەکان گرنگی پێدەن کێ هاوکارتانە وەکەوەی کە دەڵی دام و دەستگاکان هیچ گرنگی پێ نادەن و
کەواتە کێ هاوکاریتانە هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویشەوە؟ ئێمە پاڵەوانێتەکانمانە ئەو پاڵەوانتیانەی کە کرێتەوە لەسەر ئاستی عراق کرێتەوە لیژنە ئۆڵمپی عراقی داهاتی بۆ دابینەکە یاخود پاڵەوانەتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە لیژنەی ئۆڵمپی کوردستان دابینی تێچووی ئەو پاڵەوانێتیانەکە مەبەست نییە لەوەی کە پاڵەوانەتی بکرێتەوە کە احتیمامی پێنار مەبەست لەوەیە کە یاریزانێک کە گاتە لووتکە پێویستە ئیدامەی پێ بدەیت تۆ ناکرێ هەر کەسێک بگاتە لووتکە تۆ بڵێ ئیتر بەسەوە ڕۆشت گەشتە و شوێنە چۆن پارێزگاری لەکەی گرنگەوە نیە پێی بگە گرنگەوەی چۆن پارێزگاری لەکەی چۆن بەردەوام بێت ئێمە چەندین یاریزانی بەتوانامان لە سلێمانی لە شارەکانی تری عێراق لە کوردستان گەشتونەتە و ئاستەی کە ببن بە کەسانی محتەریف هیچ کەسێ دامی نەکردووە مەسەڵەن هیچ کەسێ پشگیری لێ نەکردووە هیچ دەستگایەک نەبووە وەکو پێویست خەمخۆری خەمی بخوات. زۆر باشە بەلەبارەی ئەم نازناوانەوە یان ئەم خەڵاتانی کەوێ وەرتانگرتوون ئەمانە چین و لە چ پاڵەوانێتیەکە بەدەستانێ ناون؟ ئەمانە ئێمە بە وەکو بەدەستێنان بەدەستمان نێنەوە ئەمە ئەو مەدالیانن کە بە تایبەت دروستکران بۆ پاڵەوانێتی سلێمانی کراوەی مام جەلال لە شاری سلێمانی کە ئەنجام درا پێرێ بۆیان لە 5 مانگەوە بۆ 8 مانگ ئەم مەدالیانە لەوێ بەکارێنراوە ئەو مەدالیانە بوون کە یەکەمین پاڵەوانێتی نێودەوڵەتی لە عێراقا کرایەوە لە شاری سلێمانیا بووە بۆ یەکەمین جارە ئەو پاڵەوانێتی ئەنجام بدرێت. بەرزان کێشە و گرفتەکانی بەردەم وەرزشی کاراتی جەناب داماژت پێ کرد کە یاریزانەکانمان وەکوڵی گرنگیەکی زۆر بە یاریەکەدەن بەجۆی لە جۆرەکان خۆیان ڕاهێنانێکی باشەکەن بەڵام کە مادەم لایەنە ئیداریەکان لایەنە حکومیەکان دام و دەستگا پەیوەندیدارەکانی بواری وەرزش هیچ گرنگی و ئەهمیەتێ بەم وەرزشە نەدەن مانەوای کۆمەڵی کێشە و گیر و گرفتان هەیە چونکە بناغی هەموو کارە بریتە لە دەرامەتێکی باش لە ڕەخساندنی کەشێکی باش بۆ یاریە لە دابینکردنی شوێنێک لە هۆڵێک لە یاریگایە بۆ ئەم یاریە کامانە ئەو کێشە و گیر و گرفتانی کە لە بەردەم وەرزشی کاراتیان ئێمە گەورەترین کێشمان کێشەی مادیە ینی لە تۆکاڵی وەرزش موسسەیەکی استهلاکی ینی بەس پارە سەرفەکە داهاتی لە وڵاتی ئێمە وایە لە وڵاتی ئێمە بەداخەوە ینی لە وڵاتانی تر پارە پێیاکە ئێمە بەعکسەوە ئێمە بەر پارە سەرفەکەین کە موسسەیەکی استهلاکی بی لە وڵاتە پێویست بە پارەیە پێویست بەدامە بەردەوام پارەت لە بەردەست بێ ئێمە ئەومان نییە ئەو یاریزانانەی ئێمە کە گەنە ئاستێکی زۆر باش مەسەلەن یاریزانمانەیە گەشتۆتە پاڵەوانێتی نێودەوڵەتی نازناوی هەیە بە ڕقەمە لەسەر ئاستی جیهان بە ڕقەمی هەیە ینی لە کۆی هەموو جیهان سەرزەوی ئەم لە ڕیزبەندی 56مین کەسایە یعنی ئەمانە هیچ جێگەی احتیمامێک نییە ئەو گەنجە بە چای خۆم بینیومە لە شوێنەگە کاری کردو ینی بەڕاستی زۆر قورسە کە باسیەکەی ئەوە لە وڵاتانی تر بێ هەر بەکارهێنانی ڕکلام وەزی ژیانی ئەم کەساگاتە شوێنێکی کە ئەمە لە ڕووی مادیوە لە ڕووی پێشکەوتنی یاریەکە و نازناوی وڵاتەکەت و تۆ بێ پارێزگاری لەو کەسانە بکەی کاگەنە واستە ئەمە یەکێک لە کێشەکانی ئێمە مادیە کێشەی دووهەممان ئەوەیە ڕکابەرایەتی زۆر جار ڕکابەرایەتی سیاسی هەیە مەسەلەن لە عێراق بۆ کوردستان لە بینی دوو حیزبی کوردستانیە ینی ئەم کێشانە ئێمە دائما ئەم ئەستەنگانەمان لە بەردەما بوونانە سیاسیە کاری کردوتە سەر وەکوڵێ وەرزشەکەی ئەوەش بەتەکید ئێمە یەکێک لەوانە نازام لە جەنابتان ئەگەر لە زێنتانە هەبێ یان نا مەسەڵەن بۆچی ناوی مام جەلالمان ناوە لەم پاڵەوانێتیە هۆکارەکەی چییە تۆ کەسایەتێکی وەکو مام جەلال یا کەسایەتێکی وەکو مەسەلەن کاک مەسعود بارزانی کەسایەتێکی وەکو مامۆستا سەلاحەدین محەممەد بادین کەسایەتێکی وەکو مامۆستا عەلی باپیر کەسایەتێکی وەکو کاک نەوشیروان ئەمانە کەسایەتێکی کوردن مڵکی حیزبێک نین مڵکی میلەتێکن ینی ئەو کەسەی کە لەوێ دەرەکەم کە ناوی کەسێکی بۆ دائەنین وەفاءن بۆ ئەو کەسە کە مڵکی میلەتێکە بەبینینی ناوی مام جەلال عێراقێک سەر موافقەی یا بە ئێمە لەبەر ناوی مام جەلال موافقەمان وەرگرتەوە بۆ معلوماتتانە گینا ئێمە بۆمان نییە پاڵەوانێتی بکەین کەواتە هۆکار چییە کە پارێزگاری لەو یاریزانە ناکەن کە باز لەوەکە یاریزانتان هەیە زۆر بەتوانایان یاریزانێک گەگاتە ئاستی کۆتای ئەیوەستێنە نایەڵن بەردەوام بێت هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە هۆکارەکەی تەنها دامی مادیە و پاڵپشتیکردنێتی لە ڕووی ئیداریەوە مەسەلەن سەفەرێکی بۆ دروستە بێ پاڵەوانێتێکە کرێ لە ئەوروپا ڕێگەی فیزەی بۆ وەرناگرن ناچن بەدەمیەوە ئەگەر شتێکی سیاسی بێ بە تەلەفۆنێک فیزەکەی بۆ وەرەگرن بۆ ئەم ئەستەنگی دنیات بۆ دروستەکەن بەشداریتان لە چەند یاری پاڵەوانێتیا کردووە زۆرترین پاڵەوانێتەکانی عالەم بەشدارن یاریزانەکانمان لە ئاسیا چەند مانگێک لەمەوە پێش تیپمان
پاڵەوانتی ئاسیا گەڕاوەتەوە 22 تیپێک وە هەڵبژاردەی سلێمانی سەفەرەکە بۆ پاڵەوانێتێکی تری نێودەوڵەتی لە ئەگەر کەس دەعمتان ناکە ئەم کێ هاوکاریتانەکە هەر لەسەر تەنها ئەو داهاتانەیە کێتە ناو یەکێتی کاراتی سلێمانی بە تایبەتی باسەکەم ئەو داهاتانەیە ئەو داهاتانە بەکارهێنینەوە بە یاریزانەکان و هەنێک لە جزئیە پارەش خۆیانی لە یاریزانەکە. زۆر باشە. گرنگی یاری کاراتی چی بەجەستەی مرۆڤ ئەبەخشێت؟ چه گرنگیەکی هەیە بۆ مرۆڤ؟ بەتاکید یاری کاراتی یاخود هەر وەرزشێک یەک لە نێوەندیانە کاراتی یاریەکە توانای جەستەی ئەبەخشێ بە ئینسان و گۆک و یابانەکان وای ناوەنێن ئەڵێن سیلاحێکی شاراوچێکێکی شاراوەیە لە لەشی ئینسانە و ئینسانیش بەهێز دەکات. مەسەلەن تەمەنێکی لە تەمەنێکی بەرەو زوور کە لە سەر 45 بەسەرەوە ئەیبینی کەسێکی بەتوانە و تونۆتۆڵە نەکۆکە و کەسێک کە داپراوە لە وەرزش یاخود وەرزش ناکە. وەرزش سوودی بۆ مرۆڤ زۆرە لە لایانی تەندروستی لە لایەن جەستەی. ئێوە کاتێککە ئەندام وەرەگرن مەرسان چیان ئەبێت لە چ تەمەنێکەوە ئەتوانن ئەندام وەربگرن یان کەسێک ئەگەر بێ بەشدار بێ پێی خۆش بە بەشداری لە یاری کاراتیا بکات لە چ تەمەنێکەوە مەفروزەکە ئەتوانێت بەشدار بێت؟ ئەو تەمەنانەی کە لە تەمەنی مناڵیان مەسەرەن لە 6 ساڵیەوە بۆ 7 ساڵی ئەو تەمەنە گونجاوە بۆی یعنی بێ لە 6 ساڵی وەربگیرێت ئەوە گونجاوە بۆی یاری کاراتی بکات تا ئەو گاتەی کە پێی ئەگا لە یاری کاراتیا تەمەنێ گاتە تەمەنی پاڵەوانێتی و قارەمانێتیەکان مەسەلەن لە 14-15 ساڵە ئەبێ بە کەسێکی نەموزجی بتوانێت پەشداری لە پاڵەوانێتەکان ئەوکە و بتوانێت لە تەمەنی خۆی سوود وەربگرێ بۆی باش زۆرترین مەدالیا بەدەستبێنێ. ئەوە بۆ تەمەنەوە تەمەنەکانی تر هەمووی مافیەوەیانەیە بەشدار بن نەتوانن وەکو وەرزش بەس ناتوانن کێبڕکێ بکەن لەسەر مەدالیا. زۆر باش لەبارەی پشتێنەکانی کاراتیەوە چەند مانگجارێ ئیختیبار ئەکرێن یا بەو ئەم گۆڕانکاریانە چین؟ ئەوەی پشتێنە سەرەتایەکان کە کاتە یان پێڵێن کیوەکەن ئەوانە هەموو 4 مانگ جارێک مافی اختیبارکردن تاقیکردنەوەیان هەیە هەموو 4 مانگ جارێک بەسکە ئەبێت بە پشتێنی ڕەش ئەبێ ساڵێک دانی 1 ساڵێک بوەسێ بە پێی دانەکان هەر دانێ ژمارەکەی چەند بووە منە ساڵە بێ بوەستە جەمافی ئەم وەستانە بۆ ئەبێ بوەستی حکمەتی ئەم وەستانە چێ ناتوانێت بەردەوام بێت لەبەرەوەی بتوانێت ئەدایی ئەو واجبانە بکە کە لە سەرێتی یعنی نەکەوەی بەستەنها پشتوانەکە بەڕنگ بگۆڕەیە بەڕقم ئەبێت توانایشی بۆ هەبێ لەگەڵ ئەو بەرزبوونەوەی پشتوێنە مەسەلەن تۆ کە بۆ کەسێکی ئاتیادی کە کاراتیەکە هیچ شتێکی نییە بەس بۆ من مەرجەیە ئەگەر کێشەیەکم توش بوو کە توانم من مەسەلەن بەرەنگاری کەسێ بمەوە یا کەسێکی تر کە یاریزانی کاراتیەوە بەتوانایە چۆن چ مافێکەیە حتا لە یاساکانی محکەمەیە هاتووە ینی ئەگەر کەسێک توانایەکێ بوو ئەبێ شایەتی ئەبێ کە ئەمە کێشەی گەچەڵی پێەکەن جا بتوانێت دەست بکاتەوە گەناناتوە. هیچ پەیوەندیەکتان بە ناوەندی کاراتی جیهانیەوە هەیە ئەم هیچ هەماهەنگیە لە نێوانتان هەیە بۆ ڕاپەڕاندنی کارەکانتان و چالاکیەکانتان؟ بەڵێ بەتاکی دەمانە چونکە من بۆچی ئەوان هەوڵ نادەن وەکڵێ فشارێکیان هەیە بۆ سەر فەزا سیاسەکەی کوردستان یا عێراق لەوەی کە ئاوڕێکی جدی لەوێ بدەنەوە و بەشێ لە کێشە و گرفتەکانتان لە ڕووی مادیەوە چارەسەر بکە؟ ئێمە ساڵانێکی کەمە ڕێگایان پێیان بچینەوە ناو نێودەوڵەتی بەهۆی ئەو کەڵەکەبوونی ئەو قەرزانەی کە پێوترێ اشتراکات نەدرابوو لەسەر لە وەرزشە درا کۆتای پێاتەوە ساڵانێکی کەمە گەڕاوێنێتەوە بۆ ناو وەرزشی جیهانی لەوەتەی کە گەڕاوێنێتەوە ئەندامان زیادی کردووە و خەڵکمان چۆتە سەرەوە بە ڕیزبەندیشەکی دەسەرەوە مەسەلەن من لە عێراق سەرکەوتوم بۆ لیژنەی ناوبژیوانانی عێراق بەرپرسم دەی دوای ئەوە سەرکەوتوم بۆ لیژنەی ناوبژیوانانی عەرەب دوای ئەوە سەرکەوتوم بۆ لیژنەی خۆراوەی ئاسیا ئینشاڵڵا گەر ساڵانی داهاتوو تەمەەن باقی بێ و لە هەڵبژاردنەکانە خۆم مڕەشەح کردەوە بۆ ئاسیا ئینشاڵڵا لە ڕووی داراییەوە پاڵەوانێتی کۆک سلێمانی چەندی تێدەچێت بۆ نمونە پاڵەوانێتی ئێوە چەندی تێچێت؟ $10,000 زیاتری تێچوو. ئەم $10,000 هەر خۆتان یان کەس هاوکاری کردوون؟ تا ئەم دقەیە هیچ کەس هاوکاری نەکردوین و بە قسە هەیە کە هۆڵمان بۆ دابینکەن لە نووسنگەی بەڕێز قاقوبات تاڵبانیەوە بەس ئەوەیە تا ئێستا هیچمان وەرە نەگرتووە شتێک. بەڕێوەچوونی یەکەم پاڵەوانێتی کاراتی لە سلێمانی چی دەگەێنێت و لە ڕووی ڕێخستنەوە پێویستی بە چی هەیە؟ بە تاکیدکردنەوەی پاڵەوانێتێکی نێودەوڵەتی ئەمە چەند جار داوامان کردووە لە یەکێتی کاراتی عێراق کە ئەو پاڵەوانێتەمان بۆ ئەنجامدا لەبەر ئەستەنگی نەبوونی مادی نەیانتوانیوە دروستی بکەن. ئێمە ئەو پاڵانەتیمان لەسەر جوودی کۆمەڵی گەنجی بە توانای خوێنگەرم و دڵسۆز بە وەرزشە دەستمان پێکرد و وتمان ناوی خۆی لێنین بۆی بتوانین مۆڵەتی بۆ وەربگرین لە نێودەوڵەتی چکەوەی شروعی خۆی هەیە
چۆنەچتە ناو ڕزبندیوە چۆن مافی ئەوەت هەیە بتانی پاڵەوانتی بکەیتەوە وڵاتان بانگێشکەی خۆ ناکرێت لە خۆتە وڵاتان بانگێشکەی چەند وەختێک لەوە پێش تەقریرمان نا بە لیژنەکە بە سایپێکیانێت پەیوەندیمان پێوەکردن ئەوان ڕێگەیان پێداین هەنێ شەرت و شرووتیان پێوتین ئەنجامماندا ئەو مەرجانە چینە و شەرت و شرووتانە چین ئیسا لە ڕەخنەکانیانە ئەتوانین هەمان جوابمان دەستکەوێت کاتێک کە پاڵەوانەکە لە ناو پاڵەوانێتێکا کەسێکیەوەن ئامادە بووە و ئەو کەسە ئیشەوە بۆ بە سوێنەی گرتووە و نردوێتەوە ڕخنەیان زۆر لێمان هەبوو یەکێک لەو ڕەخنانەی پۆلیسەکان بەچەکەوە هاتبوونە ناوە مافی ئەویان نییە بەچەکە بێنەوە ناوە ڕخنەی دووەمەوە بوو خەڵکێکی زۆر لەوەی کە هیچ کارێکی نەبوو هاتبوو لە ڕێزی ناوبژیوانەکانە دانیشت بوو ئەوە ڕخنەی دووەم بوو ڕخنەی سێمیانەوە بوو تیپی پزیشکیمان یەک کە چۆن بە تیمی پزیشکی حسابەکرێ ئەبێ لەوێ ئەگەر حاڵەتی ڕوویا پەتا بتوانرێ عملیاتی بچووک بکرێت ینی لەو شوێنە بۆ حاڵەتی کتۆپڕ ئەمە ڕخنەکانیانە ڕخنەیە تریانە بوو لە ڕێگەی دانانی لۆگۆ ئەلانەتەکانەوە بۆچی بە ئاسنداتان ناوە چون یاریزان یاریەکە ئاسنی تێ نابێ عزیەتی بێ لەبەرەوە مۆڵەتەکەیان بۆ خستینە ساڵی داهاتوو تەمەنەوە جێگەیش خۆشببختی ئێمە یەک ساڵێ ناینێت تەسەورمانە کرد زیاد لە 10 ساڵمان بنێت چکە وڵاتی وایە بە 10 ساڵ 15 ساڵ جا مۆڵەتەکەیێنێ ئێمە بۆ ساڵی داهاتوو بۆیان مۆڵەتیان پیاوین کە ساڵی داهاتوو بەو دیزایانی ئەوان داوایەکەن لە ئێمە ئەو کارە بکەینەوە و ڕێگەی پێدرا کە ما ساڵی داهاتوو بەردەوام بێم بتوڵەیە و لەژێر هەمان ناونیشان و لە هەمان شاریش نابێ بچێتە دەرەوە لە سلێمانی ینی هەر لە سلێمانی بەڵێ هەر لە سلێمانیە بێ ساڵانە بەڵام ئەوەیە ئەبێ بەو دیزایانی کە ئەوان بە ئێمە ئەڵەن بۆ شێوەیە بکەن کەواتە لە ڕووی ڕێخستنی ئەم پاڵەوانێتیەوە هیچ هاوکاریەکتان نەکراوە ئێوە تا ئەم دقەی لە خزمەتی جەنابتانم نەخێر هیچ شتێک بەداخەوە زۆر باشەوە سەبەرزان کۆتا قسەت لەبارەی وەرزشی کاراتیەوە جەنابتان چ پەیامێکتانەیە هیوادارم ئەو وەرزشی کاراتی بە وەرزشێک بناسرێ کە توانرێ لە کوردستان لە عێراق لە دەرەوە خەڵکمان ناسێەوە بتوانین ئێمە شۆک و میلەتانی کە ناونیشانی خۆمانمان هەبێەوە بود ئێمەش بتوانین گەنجەکانمان دڵخۆشکەین بەوەی کە شانازی بەوە بکەن کە ئاڵای کوردستان یاخود ئاڵای عێراقیش لە محافلە لە ئاهەنگە نێودەوڵەتیەکانە هەڵ بکەن وەکو وڵاتانی کە و مافی ئەم یاریزانانە بەرچاوڕوون بێت یان ئەم یاریزانانە ئێمە بەرچاوڕوون بێت بتوانن کارێکی وا بکەن بۆ نمونە هەرێمی کوردستان چاو لە عێراق بکە عێراق وەرزشکارە دێرینەکانی هەیە پاڵەوانەکانی هەیە کە لە ڕووی داریاییەوە معاشیان بۆ بڕێتەوە بۆ ماوەی 10 ساڵ ئەو یاریزانانەی کە گەنجن ئەوانەی کە تەمەنیان هەیە وەچنە محافلە دەولەکانەوە تا مەدەل حیات تەقاوتیانەکە یعنی هەرێمی کوردستان هەنگاوێکی لەو شێوەی ناوە کە ناوی ناوە ڕێکخراوی وەرزشکارە دێرینەکان من یەکێکم لە وەرزشکارە دێرینانە لەبەرەوەی تەمەنم ناگونجێ ئەڵێن شمولت ناکە ینی هیوادارم کە تعدیل بکەن بۆی گەنجانی ئێمەش دڵیان بۆ کارە خۆش زۆر باشە پلانتان بەرنامەتان بۆ داهاتوو چی ئاەتەنها دەتانەوە لە ناو شاری سلێمانیا بەشداری پاڵەوانێتی نێودەوڵەتی بکەن یاخود لە دەرەوەش بەشدار ئێمە بە تەکید بەشداری هەموو پاڵەوانێتەکان دەولەکانەکەین لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بەڵام ئەوەی کە ئێمە بەلامانەوە گرنگە ئەمانەیە نەک ئێمە هەر بچین بۆ پاڵەوانێتی ئەمانەیە خەڵکیش بن بۆ لای ئێمە میلەتی ئێمە کەلتوری ئێمە گەشت و گوزاری ئێمە هاوڵاتی ئێمە خەڵکی ئێمە بناسن و بێزدان کە میلەتێک هەیە کوردە و کوردیش ئەو میلەتەیە کە بەو شێوەیەکە لە دەرەوەی تێگەشتون بێن بناسێن کە میلەتێکە توانای هەیە توانای ڕێخستنی هەیە توانای ئەداکردنی هەیە ئێمە ئەمانەیە میلەتی کورد بەو شێوەیە بناسین و بەردەوامیشە بین هەرچە ئاستەنگێک لە بەردەست زۆر سپاس و بەڕێز بەرزان فەتا سەرۆکی لیژنەی بەڕێوەبردنی پاڵەوانێتی کاراتی زۆر سپاس بۆ ئامادەبوون و بە هیوای سەرکەوتن بۆی بەڵێ ئازیزان و خۆشەویستانم ڤیتیەکمان لەسەر ڕاوەماسی بۆ ئامادەکردوون پەیامنێرمان ئامادەی کردەوە پێکەوە بینەریەوە ڤیتیە بین و لە تەوەری سێمدا پێتانەگەینەوە فەرمان من محمد رحيم ناسران بۆ ئێستا محەممەد بەڵام ئەمە پیشەی ڕئیسی من نییە ڕاوەماسی وەکو خولیایەک وا لە مێشکما حەزەکەم بێم بۆ ڕاوەماسی لەگەڵ چەند برایەکان نیسێ بە عیلەوی هاتوین عیلەکەمان لە چەمی زەڵمە خۆمانە لێرە ڕاوەخین کۆمەڵە ماسی جوانمان گرتووە الحەمدوللا و شوکر سپاس بۆ خوا
دیارەوەش فەزڵی خۆی ئازایەتی خۆمان نییە ماسی جوانی ژەگرین هەڵبەت دەمە خەراقی بەحر و پیشاوی بەحرە ماسی جوانی لێ الحەمدوللا و شکر فەزڵی خۆی بەسەرمان و الحەمدوللا ماسی زۆر باشی لێیە ماسیەکانی وردین الحەمدوللا زۆر باش ڕۆژ بۆ چین بەڕاوە ماسیمان نەگرۆ ڕۆژ بووە عالەم پشتی خۆمان و 20 کیلۆ تا 25 کیلۆ کاگ وەسابادی ناگرتومان و ڕۆشتینێتەوە زانیش ڕاوەکەین بەڵام جگە لەوەی کە کاتی مەمنوعی حرامە هەت چۆن ڕاو بکەی حرامە لە هەر بارێکەوە بەرەی گەرای پێ کەوایە الحەمدوللا ئەوەی کە تام قەراق بەحرا هەم کەڵێکی پێم شارەزای مەلەش ئەوەیشی کە شارەزا نەبێ قولاپە ڕاوەکە ئەوە برانی کەی بین لە قەراقی و بەحرا قولاپە ڕاوەکەن وەسەلام لە بڕگەی زانیاری دەچینە لای زانیاریەک بزانین دکتۆر زاکیر نایک کێیە فەرموون بینەری بێ. دکتۆر زاکیر نایک کێیە؟ زاکیر عەبدولکەریم نایک ناسراو بە زاکیر نایک یاخۆت دیداتی گەورە لە 18 ئۆکتۆبری 1965 لە مۆمبای هندستان لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکالۆرێسە لە بواری پزیشکی و نەشتەرگەریدا لە زانکۆی مۆمبای. لە ساڵی 1993 سەرقاڵی بانگەوازە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام هەریەکە لە کتێبە ئیسلام مەسیحیەت یەهودیەت هندوس و بوزیەکانی لەبەرە بەڕێوەبەری کەناڵی ئاشتیە کە کەناڵێکی جیهانی ئیسلامیە و زۆربەی کۆڕ و دیبەیتەکانی لەم کەناڵەوە پەخش کراوە ئەمە جگەلەوەی کە لە ڕێگای گۆڤار و کاسێتەوە چالاکیەکانی بڵاو دەکرێتەوە. لە ساڵی 2009 کتێبێک چاپ کرا بە ناوی 500 کاریگەرترین کەسایەتیەکانی ناو ئیسلام کەشایانی باسە دکتۆر زاکیر نایک یەکێکە لەو 500 کەسە و ناوی لە کتێبەکەدا هاتووە. ئامانجی دکتۆر زاکیر نایک چییە؟ ئامانجی دکتۆر نایکەوەیە کە چڕی فکری گەنجانی مسلمانان بخاتە سەرایینەکەی و وا هەست نەکەن کە ئاینەکەیان کۆنەپەرستە و ببێتە شتێک بۆیان کە شەرمی پێوە بکەن لە جیاتی شانازی. دکتۆر زاکیر نایک بە زانای گەورەی ئیسلام شێخ ئەحمەد دیدات سەرسام بووە و قوتابی شێخ دیدات بووە. لە تەمەنی 22 ساڵیشدا لە ساڵی 1970 پێی ئاشنا بووە و بە دیداری شاد بووە. بۆچوونی دکتۆر زاکیر نایک سەبارەت بە ئاینی پیرۆزی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی منتیقیە و لەگەڵ بیر و هزری مرۆڤدا دەگونجێ و لە هەموو بوارەکانی ژیانی مرۆڤی تێدایە. بۆ نمونە لە قورآنی پیرۆزدا زیاتر لە 1000 ئاەتمان هەیە کە ئاەتی زانستین و زانست تازە پێگەیشتووە. لەوانەش زانستی کۆرپەلەزانی و دەڵێ مسلمانان بەردەوام لە زیادبووندان و خودای گەورە لە پشتمانە. دکتۆر نایک دەڵێ لە مانگی 9 2001 هەتا مانگی 7 2002 واتە لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر و لە ماوەی 9 مانگدا زیاتر لە 34,000 ئەمریکی مسلمان بوون. کەناڵی ئاشتی کە کەناڵی دکتۆر نایکە ئەم کەناڵە لە ساڵی 2012 لە وڵاتی هیندستان قەدەغە کراوە پەخش بکرێت. خودی خۆشی لە ساڵی 2010 وڵاتی بەریتانیای لێ قەدەغە کراوە و ناتوانێت بچێتە ناوە وڵاتەوە. بۆچوونی دکتۆر نایک سەبارەت بە پەرەسەندن. دکتۆر نایک کە بە سەدها کۆنفرانس و دیبەیتی هەیە کە بە زۆری لە وڵاتانی ئەمریکا، کەنەدا، بەریتانیا، ئەفریقای باشوور و سعودیا و ئیمارات و مالیزیا و فیلیپین و سنگافور و ئوسترالیا و وڵاتانی دی بەڕێوە چووە کە بە هەزارها خەڵکی لەسەر دەستی مسلمان بوون. بەهۆی توانە و کاریگەری بەسەر گەنجان و لاوانەوە بە تایبەتی ڕوونکردنەوە و بڵاوکردنەوەی پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەلگای ئەوروپا و ئەمریکا و ڕاکێشانی گەنجان بۆ ئیسلام با تۆمەتی سپیکردنەوەی دراوەوە فەرمانی دەستگیرکردنی لەلایەن پۆلیسی ئینتەرپۆلەوە بۆ دەرکراوە. بەڵام لە وڵاتی مالیزیا پەنادراوە و ماهاتیر مەحەمەد سەرۆکوەزیرانی مالیزیاش دەڵێت هەرگیز دکتۆر نایک ڕادەستی ئینتەرپۆل ناکەن. یەکێک لە ئەوتەناودارەکانی دکتۆر نایکەوەیە دەڵێت ڕۆژێک دێت هەموو خزم و کەسە نزیکەکانت پشتت تیاکەن تەنها یەک کەس نەبێت، ئەویش پێغەمبەرەکەتە درودی خوای لەسەر بێت، زۆرترین سڵاوی بۆ بنێرە.
لە ئێستادا دەرچوانی پۆلی 12 ئامادەیی سەرقاڵ و مەشغوڵی پڕکردنەوەی فۆرمێکن یان لە هەوڵی ئەوەدان کامڕۆ کاتژمێری 11 سیستەمی زانکۆلاین ڕدەگەێنرێت بۆ ئەوەی کە دەرچوانی پۆلی 12 بتوانن لەو ڕێگەیەوە داهاتوی خۆیان بنیاد بنێن یا داهاتوی خۆیان دیاری بکەن. بێگومان زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا شێوازی پڕکردنەوەی ئەو فۆرمە یا هەڵبژاردننی کۆلێژێکی باش هێندەی ئەتوانین بڵین قۆناغ تاقیکردنەوەکانی پۆلی 6 ئامادەیی ڕاڕایی و دوودڵی و خەفەت بۆ قوتابی دروست دەکات. بۆ قسەکردنی زیاتر لەسەم پرسەوە دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لە بەردەم هەڵبژاردننی کۆلێژ و پەیمانگاکاندا وەچی بکەن و ئەو ڕێنمایانە چین. میوانداری زۆر بەڕێز بوخاری عەبدوڵڵا قەسرێ مامۆستای زانکۆمان کردو. مامۆستا بوخاری سڵاوت لێبێ و سوپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. سڵاوی خی گەورە لە ئێوەی بەڕێز و خۆشەویستش بێ ئەم کاتێ ئێوە و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان باش بێت. دەرچوانی پۆلی 12 ئامادەیی چۆن بە دەروونێکی ئارام لە هەوڵی پڕکردنەوەی ئەو فۆرمەدا بن و ئەو ڕێکارانە چین کە پێویستە بیگرنە بەر. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان لە ڕاستیدا پرۆسەی وەرگیران لە زانکۆ لە کوردستاندا هەندێک ئاڵۆزە بۆیە پێویستی بە هەستیاریەکێ پێویستی بە وردەکاریەکەیە و پێویستی بە لێزانینێکی زیاتریش هەیە بۆ ئەو کەسانێک کە دەیانەوێت بە نمرەیەکی باش لە زانکۆیەکی باش یان لە بەشێکی باش وەربگیرێن. لە ڕاستیدا بە بۆچوونی خۆم پێش هەموو شتێک پێویستە فێرخواز لە کەشێکی ئارامدا بتوانێت خولیاکانی خۆی خەونەکانی خۆی لێک بداتەوە کە ئەو لە چ بەشێک دەتوانێت ئەسپی خۆی بە سەرکەوتوی تاو بدا و لە چ بەشێک دەتوانێت ببێتە کەسێکی سەرکەوتو و کەسێکی بۆ دواڕۆژی خۆی و کۆمەڵگە و خێزان و خانەوادەکەی بتوانێت کەسایەتیەکی باشی هەبێت. دووەم تواناییەکەی تا چەندە و ئاستی نمرەکانیشی بە چ شێوازێکە کە لە ڕووی کردداریەوە لە ڕووی عملیەوە لە ڕووی واقعەوە لە چ بەشێک دەتوانێت وەربژرێت ینی پێشبینیەکانی ئەو بۆ چ بەشێکە و ئاست و توانایی و نمرەکانیشی بۆ چ بەشێکە. بۆیە بە چاوێکی گژیرانە تەماشای هەموو بەشەکان بکەوە هەموو بەشەکان یەک بەیەک هەڵبسەنجێت چ بەشێک لەگەڵ تواناییەکانی خۆی خەون و خولیاکانی خۆی و بنیادکردنی بنیادنانی دواڕۆژی خۆی دەگونجێت. کەواتە خولیات چەندە گرنگە بۆ سەرکەوتنی قوتابی؟ بێگومان بەبێ خولیا بەبێ خەون بەبێ حەز بەبێ هەبوونی ئەو سەلیقەیە ئەو پاڵنەرە لە ناخی ئێمەدا کە لە چ بوارێکدا لە چ پیشەیەکدا دەخوێنین لە چ پیشەیەکدا سەرکەوتو دەبین لە چ اختصاسێک حەزمان لێ پسپۆڕی وەربگرین هیچ شتێک بە ئاکام ناگات و هیچ شتێک بە ئەنجام ناگات. بەڵام لەوەشدا خاڵێکەیە پێم خۆشە لە خزمەت ئێوەی بەڕێز و فێرخوازانی بینەریشدا ڕوونی بکەمەوە. ئەوش ئەوەیە کە زۆر جار هەیە تۆ دەڵێ من خولیام ئەو بەشەیە خولیام ئەو پسپۆڕیە ڕەنگە زۆر جار بە هۆکاری تەقلید یان لاساییکردنەوەی کەسانی دیکە یان معجەببوون بە کەسانی دیکە ئەو خولیات بۆ دروست بوو بێ. نە خۆت لە ناخی خۆتدا هەز دەکەی تۆ چ تواناییەکت هەیە بۆ چ شتێک باشی بۆ چ شتێک ئەتوانی دواڕۆژێکی پڕشنگدارت هەبێ ینی تەماشای خۆت بکە بەواتایەکی دیکە خۆت بە ینی لاسایی کەسێکی دیکە مەکەوە کە ئەو چۆ بۆ بەشێکی دیکە بۆ بۆ بەشێکی پزیشکی بۆ بەشێکی ئەندازیاری بۆ بەشێکی یاسایی بەشێکی زمان تۆ بڵێ ئەگەر من وەکو فڵان کەس نەبم سەرکەوتو نابم. نەخێر خۆت وەکو فڵان کەس تۆ چۆن ئەتوانی لە ژیانی خۆتدا سەرکەوتو بی تواناییەکانت چییە بەهرەکانت لە چیدان زۆر گرنگە بەهرەکانی خۆت بدۆزیتەوە ئەوە زۆر گرنگە و تواناییەکانی خۆشت و ڕوئایەتیشت هەبێت لە چ بەشێک لە چ پسپۆڕێک تۆ ئەتوانی پیشەیەکی باش بەدەست بهێنیت و هەموو شتێکی لە ڕاستیدا تەنها ئەوە نییە من دەخوێنم بۆی پیشەیەکی باشم هەبێ پارەیەکی باش بەدەست بێنم ینی ئەمە کڕۆکی بابەتەکەی لە کوردستان فێرخوازی کوردستان ڕەنگە پاڵەپەستویەکی زۆری دایک و باوکی لەسەر بێ یا خزم و کەسوکاری کە ئەگەر نەچێ بەشی فلان شت کە کۆلێژێکی بەرزە یان ئەمە زانکۆیەکی بەرزە گەرەچی بۆ ئەم بەشە کە بەشێکی بەرزە ڕەنگە پیشەیەکی بەرزت نابێت و پارەیەکی باش بەدەست ناهێنی ئەم پاڵەپەستۆ دەرونیە لەسەر دەرچوانی پۆلی 12 ئامادەیی زۆر هەیە بەداخەوە دایک و باوکان پێویستە تەماشای خولیای قوتابیەکە بکەن تواناییەکانی و ئەو ئامانجەی لە ژیانیدا هەڵی گرتووە دەیەوێت بۆی تێبکۆشێت ئەوە زۆر گرنگە ئەمجا بەواقعیش چ شتێک دواڕۆژی تۆ بنیاد دەنێت چونکە خۆت دەتوانانی پیشەیەکی باش بۆ خۆت دروست بکەیت بڕوانامەیەکی
بڕۆنامێک لە زانکۆر بگری بۆی بتوانانی سبەی لە بوارێک لە بوارەکە خزمەتی خۆت و کۆمەڵگە بکەیت بۆیە تەقلید مەکە یعنی تەماشای ئەوە مەکە فلان کەس لە فلان بوار سەرکەوتو دەبێ منیژۆک و فلان کەس بم نە خۆت وەکو خۆت لە چ بابەتێک توانیدا سەرکەوتو بێت چونکە هەموو پسپۆڕێک لە ژیاندا گرنگە و هەموو بەشێک لە بەشەکانی زانکۆ گرنگی خۆیان هەیە زۆر باشە وەک دەبینین کە زۆر جار خوێندکار نمرەیەکی باش بەدەستێنێ بەڵام ئەو بەشەی کە ئەو دەیەوێت وەربگیرێت ئەو نمرەی ئەو بەشە ناتوانێت لەو بەشەیە وەربگیرێت دوجار بە ناچاری فۆرمەکە پڕەکاتەوە و بە ناچاری بەشێک هەڵەبژێرێت دوجار ئەم ناچاربوونە چ کاریگەریەکی خراپ لەسەر ئەم خوێندکارە دروست دەکات. زۆر ڕاستەمە پرسیارێکی زۆر جوانە دەست خۆش من زۆر جار بە فێرخوازەکانی ئەو فێرخوازانە کە دێنە دەوراتی زمان کە هێشتا نەهاتوونەتە کۆلێژ و بەشەکانیان پڕنەکردێتەوە ڕەوبەڕوو پێیان دەڵم یان بە دۆستان و هاوڕێیان پێیان دەڵم هیچ کات تەنها یەک پلانت نەبێ بۆ وەرگیران لە زانکۆ هەمیشە پلانی ئەی و بی و سی دەبێ پلانی ئەلف با جیم یعنی کە تۆ حەزت لە بەشێکە حەزت لە بەشێک وەربگیرەی لەو بەشە سەرکەوتوبی خولیایەکت هەیە پسپۆڕێکت هەبێ ئەگەر دنیا ئەو بەشە نهاتەوە یان دنیا نمرەیەکت نەبوو چکە بەداخەوە لە کوردستان ینی پێوەری هەڵسەنگاندنی ئێمە بۆ زیرەکی قوتابی تەنها نمرەیەوە تەنها تاقیکردنەوەیەکی ویزاریە ینی ئومێدەوارم کە لایانی پەیوەندیدار ئەو جۆرەش لە میکانیزمی وەرگیرانی قوتابی لە زانکۆ لە دوا ڕۆژدا تعدیل بکەوە بیگۆڕۆ میکانیزمی باشتریش وەکو بەدیل بدۆزێتەوە و ئیشی لەسەر بکرێت لە بواری پەروەردەناسیدا بەڵام بەداخەوە کە ئێستا تەنها نمرەی تاقیکردنەوەکان نمرەی تاقیکردنەوەکان بەڵگەیە لەسەر ئەوەی تۆ چ ئاستێکت هەیە و دەتەوێت لە چ بەشێک وەربگیرێ ئەگەر ئەو نمرەیە نەهێنا وەک پێویست پلانی بیت هەبێ بەشێکی دیکە ئەو بەشێک کە تۆ تێدا سەرکەوتو دەبی خولیای دووەمت ئەگەر لەویش نەتوانانی ئەو نمرەیەت هەبێ خولیای سێمت هەبێ واتە پلانی سێ ینی تۆ سێ اختیاری زۆر باش بۆ خۆت دابنێ سێ پسپۆڕی زۆر باش کە هەست دەکەی هەم خولیات تێدا هەیە و هەم توانای تێدا و هەمیش هەست دەکەی لە ڕووی کردداریەوە بۆ ئەمڕۆی کوردستان زۆر پێویستە و تۆ توانی ئەسپی خۆتی تێدا تاو بدەیت بۆ هیچ کات بێ ئومێد مەبە ینی من نمونەیەک بێنمەوە زۆر کەس حەزی لە زمانی ئینگلیزیە فێربوونی زمانی ئینگلیزی کاتێک لە بەشێکی ئینگلیزی وەرناگیرێ مانایەوە نێت تۆ کۆتایی بە خەونەکانت بێنی و ئەو کۆتایی دنیاە و ڕۆژبین دابنیشی و بڵێ من بە خەونەکەم نەگەیشتم نەخرە تۆ لە هەر بەشێکی بۆ منە لە بەشی ژمێریاری لە یاسای لەر ئەتوانی لەو حاڵەتەدا تۆ بچی لە ڕێگەی تەکنۆلۆژیا خۆت فێری زمان بکەیت توانی بچی دەورەیەک بکەیت بۆ پسپۆڕەکانی دیکەش بە هەمان شێوە لەبەرەوە هەمیشە پلانی ABC زۆر گرنگە ئەگەر لە بەشێک ئەو نمرێت نهێنا بەشی دووەم ئەو بەشەی دیکە کە هەست دەکەی بزەبت تۆ توانات تێدا هەیە زانیاری تێدا هەیە یان ڕۆیایەکە تێ لە دوا ڕۆژدا توانی سەرکەوتوو بی زۆر باشە زۆر جار خوێندکار نمرەیەکی باش بەدەستێنێ بەڵام بەهۆی نەشارەزایی لە پڕکردنەوەی فۆرمەکەیە دەبینیت بەشێک یان کۆلێژێک وەری دەگرێت کە هیچ لەگەڵ خواستی ئەو قوتابیە نایەتەوە کەواتە قوتابیان چۆن ئەتوانن ئەو شارەزاییە پەیدا بکەن کە بتوانن بە شێوەیەکی دروست ئەو فۆرمە پڕ بکەنەوە پێش هەموو شت لەگەڵ خۆیان ئەو بڕیارە بدەن کە پلانی ABC چ اختیارێک هەڵەبژێرن ئەوە گرنگە دووەم لەگەڵ کەسانی پسپۆر دابنیشن ئەو کەسانێک ئەو فەرمانەیان پڕ کردێتەوە لە ساڵانی ڕابردوو خیبرە و ئەزمونیان لێوەر بگرن و قسە و گوتوبێژ و دیالۆگیان لەگەڵ بکەن مەسەڵەن من حەزم لەو بوارەیە لەو بوارەش حەزم لەو پسپۆڕیەیە ئەمە خولیای یەکەمە ئەگەر ئەمە خولیای دووەمە ئەمە خولیای سێمە ینی چەند اختیارێکی بداتێت چەند بژاردەیەکی بخاتە بەردەست پاشان بە دوای باشترین لەو کەسانەدا بگەڕێت کە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی کۆمپیوتەرەوە لە ڕووی سۆفتوێرەوە دەتوانن ئەو لینکە ئەنتەرنێتیە جوان هەنگاو بە هەنگاو پڕ بکەنەوە پەلەیی تێدا نەکەن چونکە لە کۆبنەوەیەکدا بووم لە کۆنفرانسێکدا بووم ئەوتەبێژی ڕاگەیاندنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە هەرێمی کوردستان بەڕەسمی گوتی بەشێکی زۆری ئەو قوتابیانەی کە لە مەحروم دەبن لەوەی کە لە بەشێک وەربگیرن کە خولیایان لێ هەیە یان هەر ناویان ناگەڕێتەوە لە هیچ زانکۆیەک و لە هیچ پەیمانگایەک لەبەرەوەیە کە لەلایەن کەسانی شارەزاوە لەلایەن کەسانی نابەرپرسەوە کە بە ئیهمالی بە کەمتەرخەمیەوە پڕکراوەتەوە و نەیانتوانیوە ئەو لینکە ئەنتەرنێتیە سۆفتوێرە بە جوانی پڕ بکەنەوە کە لە زانکۆلاین دانراوە یعنی ئەمە دقی قسەی وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیە کە بەداتا لە بەردەستیانە بەشێکی زۆر کە سکاڵا و گازاندە کراوە خەڵکانێک بە هەڵا بۆیان پڕکراوەتەوە بۆی هیوادارم ینی ئەو سنتەر و پەیمانگایە بەڕێزانش کە دەچەند فۆرمی قوتابیان پڕ دەکەنەوە زانکۆلاین خەریکن بە زانکۆلاین تاکەم بە ویژدانانەوە یعنی تەنها لە پێناوی بەدەستێنانی پارەیەکی زۆر ڕێژەیەکی زۆر پڕ نەکەنەوە نەخێر بە هێواشی بە نەرمی
بە لێزانی بە وردبینی و بە سەلیقە لەگەڵ قوتابیەکە دابنیشن لەگەڵی ئاخاوتن بکەن و بە تەکنیکێکی جوان یەکێک هەنگاو بە هەنگاو زانکۆڵایەن پڕ بکەن ئەمە زۆر گرنگە. دوام ئێستا مەسەلەن تەنها زانکۆڵایەن نییە، ئێستا وەرگیرانی ڕاستەوخۆی هەیە، ئێستا دەتوانین لە ڕێگەی پاڕەڵێلەوە قوتابی چانسی دیکەی لەبەردەستە لەبەرەوە قوتابی چەندین پلان دابنێت دەگەر لە زانکۆڵانیش ئەو بەشەی کە حەزی لێ بۆ وەرنەژیرا توانین لە ڕێگەی سیستەمی ڕاستەوخۆ تاقیکردنەوە بکە کە سیستەمی سی بە هەفتایە، یعنی مەسەلەن هەفتا نمرە لەسەر کۆی گشتی معدلتە و سی نمرە لەسەر ئەو اختصاسەیە کە لێ وەرەژیرێ. پاشانیش پاڕەڵێل هەیە، یعنی بۆ کەسانی کە توانای داراییان هەندێک باشترە لە کەسانی دیکە. لەبەرەوە تۆ هەموو ئەو بژاردانە بۆ فێرخوازی خۆت دابنێ کە ئەگەر ئەمە نەبوو ئەمە بژاردەیە هەیە، ئەم بژاردەیەش نەبوو بژاردەیەکی دیکە هەیە. هیچ کات پەلەکردن لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بە سەرکەوتن کۆتایی پێنایەت. لەبەرەوە بە هێواشی بە نەرمی ئەو پرۆسەیە بەڕێوە بچێت قوتابی ئەتوانێت لەو بەشە ناوی بگەڕێتەوە کە حەزی لێیەتی و بێگومانیش هیچ شتێک ڕەنگە 100% بە دڵی خۆت نەبێ بەڵام ئەتوانی تێدا سەرکەوتوبی. یعنی من یەک ئامۆژگاریم بۆ قوتابی دەرچی پۆلی 12 هەیە، ئەگەر لە بەشێک ناوت گەڕایەوە لەو بەشە هەستت کە 100% ئەوە نییە کە حەزت لێیەتی، هیچ کات بێ ئومێد مەبە، خۆت بینایی کەسایەتی خۆت و معریفەی خۆت لە زانکۆ دروست بکە. خوێندنی ڕاستەقینە لە زانکۆدا دەست پێ دەکات، خوێندنی ڕاستەقینە، هەوڵدانی ڕاستەقینە، پسپۆڕی ڕاستەقینە، دروستکردنی کەسایەتی معریفەت لە زانکۆ ڕادەست پێ دەکات. لەبەرەوە هیچ کات بێ ئومێد مەبە. من هەموو کات بە قوتابیانی قۆناغی یەکەمی زانکۆ دەڵم، کاتێک کە دێن پێیان دەڵم ئەگەر لەو بەشەش وەرگیراوی ئێستا کە حەزت لە بەشێکی دیکە بووە لە سفرەوە دەست پێ بکە، خولیای خۆت بە ئەو بەشە دروست بکە و لەو بەشە ئەتوانی زۆرترین معریفە زۆرترین زانست بەدەست بێنێ و توانی کەسێکی سەرکەوتوبی لە دوا ڕۆژدا. شەرت خۆت تا چەند ئیرادەی سەرکەوتنت هەیە. زۆر باش مامۆستا من ویستم هەمان ئەو پرسیارە بکەم. زۆر جار قوتابی هەر لە قۆناغی 6 و 5 ئامادەییەوە دەڵێ من دەمەوێت لەو بەشەی کە خۆم ئەمەوێت ببمە دکتۆرێکی باشی خزمەتی کۆمەڵگەکەم بکەم، ببمە بانخوازێکی گەورە، ببمە سیاسیەکی ڕاستگۆ، ببمە کەسێک لە دایرە و لە وەزیفەیەکی حکومیان خزمەت بکەم. بەڵام کاتێککە بەشەکەی بۆ دێتەوە لەگەڵ خواستی ئامانجەکەی خۆیان ناگونجێ ئیدی سار دەبێتەوە لەوە چێت تەنها ئەو 4 ساڵەی زانکۆ وەکو بەڕێکردن سەیری ئەکا، ینی بە شێوەیەکی بێگاری سەیری ئەو 4 ساڵە دەکا. ئایا دیاریکردنی بەژە لە سەرەتای قۆناغی زانکۆوە و دۆزینەوەی ئەو بەشەی کە خۆی نەیویستووە هۆکارە بۆی تر ئێمە بڵێن ئەم قوتابیە تەواوتر سەرکەوتوو نابێ و ئیدیە بێ پاڵ بداتەوە و چاوەڕی تاینبوونێکی 500 هزاری بکات؟ زای چۆنە مامۆستا بەڕێز، هیچ کەسێکی عاقڵ ڕۆژبین نییە، هەموو ئینسانێکی عاقڵ گەشتبینە و ژیانی خۆی بەدەستی خۆ دروست دەکات. ژیانی خۆت مەیخەرە دەستی تەنان دایک و باوکیشت مامۆستا کات کەسێکی وەکو منیش بیخەرە بەردەستی خۆت بە عاقڵانە و بە ژیرانە قوتابی ئازیز ژیانی خۆت دروست بکات. تۆ لە بەشێک وەرگیراوی لە زانکۆ لانیکەم دڵی خۆت بەوە خۆش بکە کە بەشێکێت و تێدا دەخوێنی. یعنی من ئامارێکتان بدەمە بەردەست ساڵی پار 8,000 کەس لە هیچ زانکۆ پەیمانگایەک ناوی نەگەڕاوەتەوە. ئەین تۆ دڵت بەوە خۆش بێت کە لە بەشێک ناوت گەڕاوەتەوە، مەقعدێکت هەیە، کورسیەکت هەیە لە زانکۆ، دانیشتووی لەسەر مامۆستایەکەیە، ئەو مامۆستایە شەو ڕۆژی تەرخان کردو معریفەی کۆ کردوێتەوە، ماندوو دەبێت دێت دەرست پێ بڵێت، بینایەکتیدا هەیە دەخوێنیانە ئەمە شتان لە بەرچاو بگرە کە خزمەتگوزارێکی زۆر لە بەردەستدا هەیە لە زانکۆ بۆ ئەوی تۆی فێرخواز بخوێنی و نمرەیەک وەربگری، بڕوانامەیەک وەربگری و ببێ خاوەنی پسپۆڕیەک و سەرکەوتوبی. دڵت بەوە خۆش بێت کە لە پسپۆڕەکەی خۆتدا سەرکەوتوبی، هەر پسپۆڕیەک بێت بەڕاستی. ئەمە زۆر گرنگە. من ئەم کات بە قوتابیانی قۆناغی یەکەمی زانکۆ دەڵم کاکەی بەڕێز، دادەی بەڕێز، تۆ شوێنی کەسێکت گرتووە لە دەروی زانکۆ کە تەمەنای ئەوە دەکات بێتە شوێنی تۆ، هیوایەتی ئەوەیە بێتە شوێنی تۆ، بەس بخوێنێ، بەس پێی بڵێن قوتابی پەیمانگەیان قوتابی زانکۆ، وا ڕەنگە ئەو پارەشی نەبێت لە خانەوادێک زۆر هەژار بێت کە بچێت لە خوێندنی ئەهلی بخوێنێت بەڕاستی، ناویشی نەگەڕاوەتەوە، لەبەرەوە دڵت بەوە خۆش بێت. ئەمە یەک. دوو، دڵت بەوە خۆش بێت کە خانەوادەیەک کە دایک و باوکتە، خوشکبراکانتە، کەسایەتەکانی خزم و کەسە چاوەڕێیان لە تۆیە، چاویان لە دەستی تۆیە کە تۆ کەسێکی سەرکەوتوبی، یعنی شەرمەزاریان مەکە. ئەمە زۆر گرنگە، هەر کەس لە خانەوادەیەکەوە هاتووە، ینی بۆ دایک و باوکت مەسرەفت لێ بکات تۆ تەنها بێی 4 ساڵی زانکۆ یان 2 ساڵی پەیمانگا بەڕێ بکەی بڵێ وەڵاهی ئەو بەشە نەبوو کە لێی وەرگیرام و حەزم لێی هەبوو بە ڕەشبینی بەڕێ بکەی. سێ، هیچ کەس بێنێ لۆمەی کەس ناکە، هەموو کەس لۆمەی تۆ دەکەن، یعنی تۆ ناتوانین لۆمەی کەس بکەی کە تەخەڕوجت کرد، هیچ زانستێک فێر نەبووی، کەسایەتێکی سەرکەوتوت نەبوو لە پسپۆڕێک و لە پیشەیەک، تەنها لۆمەی خۆت دەتوانی بکەی و خەڵکیش لۆمەی تۆ دەکات. لەبەرەوە دوا ڕۆژ خۆت بەدەستی خۆت دروست بکە. ئەنجا عەزیزم، مەرج نییە تەنها ببی بە پزیشک بۆی سەرکەوتوبی، مەرج نییە تەنها ببی بە ئەندازیار بۆی سەرکەوتوبی، مەرج نییە تەنها ببی بە یاساناز، ببی بە توێژەری زمانی ئینگلیزی یان بە مامۆستایەکی ئینگلیزی یان توزانم بەو بەشانە کە خەڵک زۆر تەمەنا دەکەن و ئەوانەش هەموو سەرکەوتون. نەخێر، ڕەنگە تۆ مۆسیقاژەنێکی سەرکەوتوبی، ڕەنگە تۆ هونەردۆستێکی سەرکەوتوبی، ڕەنگە تۆ لە بواری کشتتوکاڵی ڕقەمیەک بی لە کۆلێژەکەت، ڕەنگە لە بواری وەرجێران ڕقەمیەک بی، ڕەنگە لە بواری ژمێریاری، ڕەنگە لە بواری
سیاست و قانون لە هەر کام لەو بوارانە دەتوانێت ڕقەمیەک بی دەتوانانی سبەی بخوێنی لە ئەوائلەکانی بچی بۆ ماستەر یعنی بواری دیکەت لە بەردەستدا هەیە ئەتوانین ئەسپی خۆتی تێدا تاو بدەیت. زۆر سپاس بە بەڕێز مامۆستا بوخاری عەبدوڵڵا قەسرێ مامۆستای زانکۆکە لە شاری هەولێرە میوانی تەوریسێنی بەرنامەکان بوو لەبەر کەمی کات دەماتوانین زیاتر لە خزمەت تابین بەڕێزم خۆشەویستم لەگەڵ هاوکارم شەیدا ئەڵقە و بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان پێشکەشکردن تا بە یەکگەشتنەوەی تر بە خوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.